أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام. سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله. اللهم يا قريب الفرج، اللهم يا قريب الفرج ويا مجيب الدعوات يا الله، ويا عاليا بلا درجات ويا غياث المستغيثين يا الله، ويا صريخ المستصرخين، ويا دليل المتحيرين يا الله. أناس مكروبون من أمة محمد عجل فرجنا وفرج المسلمين في كل مكان يا الله. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. محمد وعلى آل محمد. هي بارك الله فيك. وإن شاء الله خدش ترازيب خد خيراتها بنفست إن شاء الله. بارك الله فيك. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بس باشم توی باش تا بعد زره بس تبرك ما شاء الله. بسم الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشيتو. مش وقت أخير. كتأخير بما تأخيرنا بما صلاة على البيت بعد جايب كينو وني بس كتأخير بما الله كيف بقين ديري تا عفوا كينو وليعفوا وليصفحوا. الله أكبر. ألا تحبون أن يغفر الله لكم والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. الله أكبر. اللهم صل على محمد. السلام عليكم. يا شغلانك أخوة ديكات أخو شويستي خوي محسنة ساكا كارا محسن يعني هرسن مسيئج بهرسن أو بيت ما دام عفوت كرتوا ونيا تا دنگم باشه يعني تيك سوا إن شاء الله أتقصي بكبا كلام
بێگومان ئەمڕۆژ دەست پێ دەکەین بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پاشیف لەگەڵ هاوکارم ژبن وەڵا مایکت تێک چۆ دەچی چا دەکەی ئیدی ئەو هایە بەرنامەکە ڕۆژانێ و کاتەکە درێژ و ئەمەش زۆر دەجوڵین لەگەڵ ئەو جوولانەی مای کوشتەکانمان هەمووی تێک دەچن ناو ئەو جلکە کوردی و مۆزاکەمانەوە هایە بزانام زیاتر خەتای خۆمانە بارحاڵ ئەوردەوردا دەست پێ دەکەین بابەت و باسەکانمان لە پاشیوی 20 تەواو ئیدی 10 ڕۆژ دەمێنێت تا بگەینە جەژن وانە تەواو هەر 10 ڕۆژ دەمێنێت و کەوتینە ناو دەشەوەکەی ئەخیری عتق من النار بۆ هیوایەن کە خوای گەورە بمان پارێزێت لە ئاگری دۆزەخ و هەموو ئەو ڕۆژ و تاعات و عیبادەتەی کە لە مانجی ڕەمەزاندا کردومانە و بەخێر و چاک و پاداشت بەسەر هەموو لایەکدا بگەڕێتەوە و ئاشتی و تەبایی و خۆشی و خۆشگوزارانی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و کوردستانیان و هەروەها مسلمانان لە هەرکوێیەکی ئەم جیهانەدا بن بە باشە و بەخێر بۆ مسلمانان و بۆ هەموو مرۆڤایەتی لەسەر ڕووی زەمین بگەڕێتەوە هەمیشە کە وردە بەرەو جەژن نزیک دەبینەوە ئومێدەکان وان دەڵێن ئینشاءالله ئەم جەژنە دەبێت بە 2 جەژن و ینی هەر کەسە و بۆنەیەک تایبەتێکی دەبێت بە شێوێکی گشتیش لەسەر ئاستی ینی کۆمەڵگەی کوردی و کوردەواری لە هەرێمی کوردستان ئینشاءالله هەموو بابەتەکان بەخێر و باشە بەسەر کورددا بەسەر مسلماناندا بە تایبەتی لەم ناوچەیە دەگەڕێتەوە ئەمە دەست پێ دەکەین یەکەم تەوەرمان لەبارەی درۆکردن و خیانەتکردن لە ڕوانگەی ئیسلام درۆکردن و خیانەتکردن بێگومان ئەویش بابەتێکە کە زۆربەی زانایان پسپۆڕانی وەروەها مامۆستایانی ئاینی لەبارەی شریعەتی پیرۆزی ئیسلام درۆکردن بە یەکێک لە گوناها هەرە گەورەکان واروها سەروی گوناهەکان دادنرێت زۆرێک پیان وایە کە ئەگەر درۆکردن نەبێت گوناهەکانی دیکەش بە ئاسانی ناکرێت یاخود ناتوانانی گوناهەکانی دیکە بکەیت سەرکردە و سەرۆژی زۆربەی گوناهەکان مەسەلەی درۆکردن و خیانەتکردن ئایا لە ڕوانگەی شریعەتی ئیسلامدا درۆکردن چی زۆرێک هەیە پیان وایە مامۆستا دەڵێن دروي سبي هي فعلا دروي سبي هي يعني ليس هندك الكذاب الذي يصلح بين الناس تنهى للشريعة الإسلام أو دروي مثلا جائزة كان بين دو كسان يعني بون منا مثلا كسيك سيلا كسيك ترناك هذا سيت اللاعب مدحي دكا السنة دكا دري واي قتيا مثلا ديت الديري كاكن درين واي قت لقر أو شخصية توكا زورك اللي دبيتوا بالفعل مدح السنة دكا كمدح السنة دكا وإن شاء الله خواي قوربا درو نانوست يعني فعلا او بابتي كدالين دروي سبي يعني هندك حالت هي مثلا زور زاروا يشك لما مسايني نظام كاميان بو باسي كربون من هندك بابتو خواسه حالتك بنمونهاتو اويش اوي اقربيتو كورك يانك تشيك لا وضعيتي زواج دابن هيت بيوس ناكا للرابردو خوان بتفاصيل وردكاري بو يكتر باسكن و نبو كورك برامبر بكتك نبكتك برامبر كورك بيوس ناكا سوين دي بدات واگر سوين دي شيدات اسايا نيلتو يعني خوي او اجبار كردن نيه ناتواني كسوين دي مگر حالتي قزاود نبيت ام بابتانا مسألة دروش من مثلا حضرة إبراهيم سلامي خوالي بك قومك بانجان كرقوتي فقال إني سقيم وتي أمن نخوش اللي همان كاتش خو حضرتي إبراهيم نخوش نبو بلام ليرة دا خواي قولا باسي أو بابتي كردية ما بستي أويا كمصلحة بوا ما بستي أويا لنحيي أو بتاني كأوان دي فرستن أو نخوشة برامبر أو الشركة أو بيدينية كأوان دي كان أوان بجداري ناكا بس قلت يا من نخوش فقال إني سقيم او زمان مثل زور بابتو مسألة ديكه هي لنيو شريعتي إسلامي بيروز لباري درو كردن ومسألة خيانة كردن اما قفتو قول لقل بريز دكتور سيد محمد قفتو قول لقل لكين بابريز يان بفرميت دكتور فرمو السلام عليكم السلام ورحمة الله وبركاته يا حبا بخير بي تاوى كم دكتور جان ومصطفى لاجفان بخير بي باشي كيني دبي ملاتو ومصطفى خواي تبعتو سخاتو هموش تشي زور بفقيان دتي بملان دتي وجا علما شي باشي بس هو خوي بدرنا يا اخي تخوا خواني بتم مستعمله حاضر يكسر بعدس بك بخو نعمة تاخذ ديمو والله عفوا دكتور كلام الله بسم الله زور بفقيان جدتي عفوا ما كيار نعم جوري منك يا سلام البنيا يا خوا خير دكتور سلام البنيا يا ربي خدش ترازي بخد خيره برای منو ما مستاجی بنویسید و درگاه فکر بله جا درگاه دو لایت معظم خوبت گیره یا درست اوجی تو تکنسو تو
يا الله يا رب. دكتور بله دو بابت بيك و جريداينه بله هم درو هم خيانات وقال جراجي هم وصل بيك و تين سر ازمانه ما بس وجو اهم ياش همي مهمتر كلام خديه جل جلاله بله که چوا بحثی دروی کریه بله چونکی درو تشتکت نو بینم عبدا دامانه خو کس نی ندروی خود بکت همی تشتک دف خودی آشکارا کس نشد بله بس بود چی درو حسات نو بینم عبدا دا گناه که مازنه و سزای ویل دف خودی یه گلک مازنه بله يكم زاد دس بيدكين بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم وبعده پیش هموشک سپاس جنابتان دکین و که او درفتان داما که بین لگد جنابتان دانشین و واروها چاوش ما وصدشتی کت و خواهی گور موفقی بکا نسا پرسیاری جنابت خواهی گور لقرآن دا باسی دروی دکاتن دا فرمی ویل لكل افاک اثیم هیا دروی دک بزبان و افعالکانشی درویا و خواهی گور دا فرمی ویل یومئذ للمكذبین وانا كدروي عند كردو وديني خوايم بدرو دادنا مشركة كان زماني بيغمبري صلى الله عليه وسلم وآية زورة لسر أو كساني كدروي دكان خواي قول القرآن ده باز يوم ترى الذين كذبوا على الله وجوههم مسودة ده متسامي عن رجدبن لكاتي روج قيامت ده لمحشر ده وانا دروي عند كردو ديان قد او دين رازنيه وحفنيه ورج دبن انا خل كذا ديار دكون عيني شتش بيغمبر ما صلى الله عليه وسلم فرموده شي هيك او فرموده زوربي خلق لبريتي كباز دكاتن كبيغمبر صلى الله عليه وسلم ده فرميه ان الصدق عليكم بالصدق فان الصدق يهدي الى البر وان البر يهدي الى الجنه وإن الرجل لا يصدق حتى يكتب عند الله صديقا. دعاء دي ساندي بيغمبر صلى الله عليه وسلم فرميه دف باز دكاتن سبحان الله حديثك وإن الرجل لا يكذب بل إياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار وإن الرجل لا يكذب حتى يكتب عند الله كذابا. صدق زور جرينجا يعني برزان صدق يعني رازقوي جرينجا إنسان لجاني دا دس بيدا كاتم برازقوي أفعالي قصكاني دي لقد طبيعاتي تيكل دبيتن رازقو دبيتن لا خواي جورا لا ملائكة كان دنسلي رازقويا والله أجر هاتو يك دس بيك البدرو كردنو لا قسكاني لا كردوكاني هر دروي كردو وهروها يعني لا ملائكة كان بدرو زندن نسري بلام ليرشتك هيا باش إنساني دروزن بنصي آيات زيقاي شويني جهنم أو خطرة دبي أما آقاما ليبيتن يعني زي إنساني دروزن زيقاي شويني جهنم بلام لو زمانه ده فرمون بتسيلنا مناقشة إن شاء الله اگر او انسان مسلمانش بو بله طاعت و نيج و عبادت و بابتانش بلام دور لوري امه دي سو بينراني عزيز كبراش دروزنا دروز ور دكات بله او كاتش يعني هر شملي دكا كبلي او كسد جيغاي جهنم او كبرا دروزنا او شخص دروزنا تبيا وتافرت بله لبروي درو يعني وكبلين ريغايكا انساني للشر نيزيق دكاتوا يعني لو شر رايده شيء هل وكو بيغمر صلى الله عليه وسلم ده فرمي علي بن أبي طالب دجيت وسمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول دع ما يريبك إلى ما لا يريبك بله بازك فإن الصدق طمأنينة وإن الكذب ريبة يعني اشتك كمثلا شكو قمان التدابو ميكا رازقوي ضل آرامية بلام درو شكو قمانا بلام أو آيتان هاتي للقرآن ده خواهي قور أمر ما بيدكا واز لا درو كردن بينين وأوفر مدانا دا هاتوا كبيغمر صلى الله عليه وسلم باس كردوا كواز لا درو كردن بينين والله عندك حالتها زائزة درو كردن حالتك وتسو وقتك دبي لكاتي تزنك حرب إنسان دروي بكار بيني تاكو دجمنكي
لێ بشێوێتن و مثلا ئەزیەتی کابرا نەدا 50 کەسی لێ کوژرایە بڵێ وەڵام 5 کەسم لێ کوژرایە ئەوها لەوەی دژمن یانیش مەسەلەن وڵاتێک دەوێ هەرەشە بکاتن لە وڵاتەچی دەتانی وەکو بڵێن ئەعلامەک شتێک مەسەلەن شتێکی دروست بکاتن تاکو ئەو شەڕی ڕابگریتن یا مەسەلەن لە کاتی جەنگدا مەسەلەن ئەنی جەناب شت باس کرد عینی شت لە کاتی حرب جەنگ و لە کاتی المتخاصمین ماوەسە دەشتی پێشەوەی کە بین باسی کرد فەرمودەکەی الذي يتكلم ليس الكذاب ليس الكذاب الذي يتكلم فينمي خيرا ويقول يعني خيرا مثلا دو كز بشر هاتنا خاصة مثلا دو عشرة دو هوز بشر هاتنا نفرق لوين دربي مثلا قصة زامبي بروفيسور بي دكتور بي لقصة كردن او دو عشرة بيك بيني توا تاكم اگر هاتو دروشي كرد يعني دروشي بكار هنا بأسلوبة جوان بوستاي تاكو او دو عشرة بيك بيتوا او خيري دقاته بس دكتور فيري بدروح حساب نابي باش هذا دراوة انا ظن كوت اسلام داغوت يا دراوة سبي هي والرش هي والصور هي هونجي همو دراوة هر دراوة مثلا افاين بيجن پیغمبري صلوات خسر بن قوتيا درستا ريبيدا فرمودك هي يونجي افا بيعرفوا عاداتك جوبي مثلا ليك نذكرنا خلك دريوانا جيك شكاستي بتشي صحبتك اش قصتو بكي اوجي هر نوفيد بتا دراو يونجي بنوع اكيد مخوي بعض ذكاء لكتاب الشرعي كان الكذب الأسود والكذب الأبيض كذب الأسود مثلا كدروي مثلا دلين حرام وكذب الأبيض قصة دكاي مثلا كدون فرق بيك بيت ودل يعني نشيتن أو باس دست بابة الصلح والله لا إسلام دنيا دروي سبي ودروي رش دروي هر درويا بيغمر صلى الله عليه وسلم مثلا زور كسي لما دسي دادنشي قصة دكاتن مثلا دل نكتة شبليتن اگر نکتەکە ڕاز بێ ئەو کێشەی تێدانە کە ڕوویدای بەڵام نکتەکە ڕاز نەبیتن فیسەی بەس خەڵک پێ بکەنیتن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن لە فەرمودەدا هاتووە إن الرجل لا يحدث بالكذب حتى ليضحك الناس ويل له يعني مثلا أو پیاوە يعني دكتور عفوا مثلا او نكته وبابتك خلقانه زور مثلا برسياري لبارو دكن چەندین کتێبێ و چەندین کەسێ هەوڵدەدا کە خەڵک دڵخۆش بکە لە ڕێگەی نوکتە و قسە خۆشەکانیەوە جاری وا هەیە ڕەنگە ئەو کەسانە سیناریۆیەک دروست بکەن باشە ئەسڵی نەبی ئەو مۆزوعە ئەگەر بێت و لەو حاڵەتە ناوی کەسەکە دیار نەبی باشە مەسەرەن ئەمە نوکتەچی دەجەڕم و سیناریۆی دروستم کردیە دەڵێم فلان پیاوەکە بوو ئەوای کرد و ئەوای کرد لە مەزلیسەکە نابیتە غیبەت نابیتە هیچ شتێک تەنیا بۆ خۆشکردنی مەزلیسەکە بێ سوکایەتی کردن بە هیچ بیر و بۆچوونێک بە ئینسانێک بە حاڵەتێک نوکتەیەکی خۆش دەجەڕمەوە ئەمە لەگەڵ حاڵەتێکی دیکە ئەمن بێم نوکتەیەک بجەڕمەوە کە ئەسڵوانە بێم ناوی ژوان بینم بڵێم ژوان ئەوای کرد و ئەوای کرد و ئەو بابەتانە دیسان ئەوەش هەر سیناریۆی ئەمن دروستم کردیە لێرە ناوهێنانی ئەو کەسە و ئەو بابەتانە و ڕێکخستنی ئەمە فرق دەکا لە بینی ئەم دوو جارانەوەی نوکتیان هەردووچ هەر درۆ حساب و لە زمنیە و حەدیسەیە هیچ جیاوازیەکەیە ئەگەر بەرچاوت کەوت بێت زانیاریت هەبێت بخۆی کە ئەو شتت باست کرد يعني حتى الشرع يعني زياتر لو بابته أوش قبول ناكاتن دبي اشتكى إلا حقيقة بيتن لبروي مثلا برامبر دروبر هيزان صدق هي رازقوي دواي باشوي تسمان هي آفة اللسان من هي زمان من هي إسلام زياتر دبي باسي يعني حقيقتك بكريتن بلام زور كس هي دروي استغلال دك لو تجارة دروي استغلال دكاتن لو إيشي خوي لو برجواندي خوي لو يعني شركات ولو إعلام ولو مثلا في سبيل منصبي ورقري في سبيل بقاتا شوينك تسنفري دشتينتا وبدرو يعني بختاين بيدكا في سبيل بقاتا أو شويني بلام شرع سدكاتن أو شتي قبولنا كاتن يعني حتى مثلا زور نفر هي دلبا مدرسي خوش كان با نكتة شو بجيرموها نكتة شوها دروز دكا كرازني ودرويا خلق بي بكانيتن أو وەکو بڵێن گونەحبار دەبن ئینسان بەدرۆ کردن گونەحبار دەبیتن بەڵام هەندێک شت هەیە لەسەر جوابی ئەوەی یعنی هەندێک شتمان خوێندیە و کە دیتمان لە کتێبەکان یەک لەوان ئەو بەکر سەدیق لەگە پێغەمبەری هیجرەتی دەکرد لە ڕێگادا پێیان گوت ئەوە چییە ئەو پیاوە لەگەرت وتی هادی یهدی لی طریقی ئەوزە فعلا پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتیە بۆ هیدایەتی خەڵک يعني
کە هیدایەتی خەڵک بدا بێت سەر ڕێگای ڕاست قسەکەی تەوا بوو فی سەبیل وای کرد بەڵام بەرامبەری وەکو بڵێن کە بازێتەوە هەمە یعنی وای زانی ڕێگای پێشان دەداتن بەس بە ئەسڵەکەدا تەواو پێغەمبەر ڕێگای ڕاستمان پێشاندا کە ئیسلامە ئەو شتە یعنی باس کرای لە کتابدا کتێبەکاندا هاتووە کە مەسەلەن هەندێک شتەیە کە حەقیقەت بوو باست کرد ئینشاءالله بە درۆ حیساب نابێ ئینشاءالله دکتۆر تەبەحسە حتا تجارەتیشی کرد جۆرە ئەمیا ئەوە کۆمپانی بەحەستکردنەوەکە کابراایك دەبوو نمونە کاڵایەکی هەیە بە برنجی بە نمونە بینەوە برنجی ژڤان باشترین برنجە لە هەموو جیهان بکڕە لی تێر نابی ها ئەوە ڕکلامی لەبوو دەکەن ئەم قسەیە ئەگەر ڕێک وەکو خۆی نەبی یعنی پلەی یەکەمی بەدەست نەهێنابی لەسەر ئاستی جیهان ئەمەش بە درۆ حسابە لەسەر ئەو کۆمپانیە مەسەلەن لە ڕۆژی قیامەت حسابی لەسەر دەکرێت یان ئەوە ڕکلامە و کاڵای خۆیەتی حەقی خۆیەتی ڕکلامی لەبوو بکە بە هەر نەوەی بەڵێ بەخۆی لەسەر مەسەلەن خاستن لەسەر تەرویجی ئەوە مەسەن ڕێکلام دەکاتن کە شتەکەوە نیە ڕاز نییە مەسەلەن کە ئەو دیعای لە دەکە ڕاز نییە ئەوە تووشی گونەحبار دەبیتن حتى ئاەتی لەسەر و حەدیثیشی لەسەرە يعني مثلا هي سندش دخوا في صلى الله عليه وسلم إن الرجل لا يحلف في البيع بعد العصر ليقتطع بها مال رجل مسلم مثلا زور زار هي مثلا إعلام أو ذاك دعاية ذاك مثلا أو اشتباش باش أو هاي وجنية يعني هي زمان بين السند عند أخوة يقول والله أوشتا باشا وكو اسم أوشتا أصلية أوشتا مثلا يابانية مثلا كشتشي دفروشي والله باشا باجنبو ونحبار دبيتن بدروح حساب دبيتن كخواي قول القرآن دفرمي إن الذين يشترون بعهد الله ثمنا قليلا أو دستأو بابتي لتجارة دا يعني أو شيء هي مثلا لا إعلام جداد دبي اشتكى راستقي بليتن يعني مثلا إعلامك كدكري دعاية دكريتن دوای تەماشا دەکەی ئەو نەفر دەچ شتەکەی دەکری وە نییە ئەوەش گونەحباری ئەوەش نەوع درۆیەکە و کە تەرویزی شتی تەرویز دەکەن لۆ خەڵکی سوێند خواردن مادام بابەتەکە مەسەلەی سوێندی هاتناوێ سوێند خواردن لە کاڵایە کابراایەکم ئەمن مەسەلەن ئەو فستقەی دەفرۆشم سوندی دەخم دەرم وەڵڵاهی ئەو فستقە زۆر باشە یان توزانم یان دەڵێم بەوەندەی لە سەرمە بەس دەبرۆی ئەمن زۆر خاتری ژوانی نەگرم مەسەلەن دەڵێم بە 5,000 لەسەر خۆمە لۆی بە 5,000 بدەم بەس وە نییە بە چاری لەسەر خۆمە ئەمن 1,000 هەر قازانز لێ کردیە وەڵحاصل بە هەر نەوە سوون خواردن مەبەست لە خراپی کاڵایەکە نییە باشە عیبی نییە هەر سوون خواردنێک لە مەعاملەک بەرەکەتەکەی کەم دەکە ئەگەر درۆشی تێدا نەبێت باسی درۆیەکەی ناکەین ئەگەر درۆشی تێدا نەبێت پێم وابێت کە فەرمودەیەک هەیە نازانم ئەگەر هەڵم ڕاستم کەوە دەڵێ هەر کەسێک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک ئەگەر سوێند لە کاڵاکە و لە مەعاملەکەی بخوات خوای گەورە سەیری ناکات ئەو سەیرکردنەی کەما یەلیقو بجەلالی ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە چۆن نییە ئاساییە سوێند خواردن لە کاتی ماوە خۆی هاتیە لە کتێبە فەرمودەکانی پێ یعنی لە صحیح مسلم بخاری و خاصن لە کتێبی بلوغی مەرام لە باسی ئەحکام دەکە خاصن ئەحکامی بیوع کڕین و فرۆشتن یعنی بابەتی بیوع زۆر فرەوانە یعنی حتا عومەر کوڕی خەتاب باز دەکەی ئەگەر یەکێک چوە بازارین کە نەیزانی لە بیوع تووشی ڕیبای دەبیتن خاصن لەو زمانەدا زۆر ئەو شتە هەیە لەسەر قسەی جەنابەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من حلف على الحلف على السلعة ممحقة للبركة الحلف على السلعة مثلا زود دەفرۆشێ مثلا سونی دەخوا شتەکە ڕاستە مثلا سون دەخوا شتەکە دەڵێ ئەو شتە باشە ڕاستە مثلا ڕاست دەکە کە شتەکە باشە بەڵام لێرەدا کە سوێندی خوارد شتەکە فرۆشە بەڵام ئەو پارەی وەردەگری بەرەکەتی لێی نامێنێتن الحلف على السلعة بركة نامينة ممحقة للبركة أو ذا حديث كذا نسرائي دل زود فروشه بلام بركتي تدا نامينة بلام أورو خلقك فيربو لي راحتي لو يبيست إنسان خوي توعية بكاتن برزان كإنسان سونا بازار ده إيش كر ده بهز نزاني ده بي هرسو كوتو بيوع معاملات بزاني تاكو توشي ربا نبي تاكو توشي حرام نبي تهندك شتي ده بزاني
هەندێک شتمان هەیە بویعمان هەیە بویع فاسدەیە بویع باتیلەیە دەبی باش بزانیتن بەڵام یەکە هیچ معلوماتی نەبوو چووە ناو بازاردا ئیشی کرد ئیلا تووشی ڕیبای دەبیت مامۆستا با لە ئەفکە ئەوە لە مەسلەی معاملە و بازار و بابەتانە مەسەرەن ئەمن دێمە ئێرە و مەجلیسێتیدا ئەو هەموو برادرانە ئەمن لە ڕێ حاڵەتێکی زەرورم هاتە پێشێ تاخیر بوو باشە چمەویشتی شتێکی شخصی خۆم بوو بابەتێک بوو نامێ ئەو مەجلیسە بزانی ژڤان بە من دەڵێ مامۆستا مەلا دەشتی بەم دەڵێیان بەم دەڵێ لۆ تاخیر بووی باشە ئەمن نامێ ئەوانە بزانن باشە لەو حاڵەتەی ئەمن ئەگەر درۆیەکی بکەم دوور لە ڕووی جەنابتان و بینەرانی ئەزیز مەسەن شتێکە بڵێم لە ڕێ تا ئەم پەنجەرویان لە ڕێ توزانم هەر شتێک کەوە نەبی ئاساییە بڵێم چکە مەسەر زۆر ئیسرار دەکات و لە چێبووی لە چێبووی دەمێشتەی پێ بڵێم لەوەی حەقیقەتەکەی نەبینی چکە پەیوەندی بە خۆمەوەیە ئاساییە مەسەرن شتێکە بڵێم لۆی ئەمن نەمەوێت مەسەرن ئەوەی کە لە من ڕوویدایە مەسەرن ئەو مەجلیسە بیزانی دەبی بەخۆی دوو حالت هەیە لەسەر قسەی جەنابەت باش حالەتی یەکەم مەسەلەن لە جێیەک شوێنێک دەوام دەکەی مەسەلا مدیرەکە تەبیعاتی ناخۆشە مدیر و تبد ئەوە نا هەر لە مدیر و لە التزاماتی ئیداری ئەوەی گەڕێ حتا ڕاتە برادرین و بەخۆین و خۆ بەخۆین حەزم نینە کەس بزانێ بەڵێ مەسەر مۆزوعی خۆمە حەزم نینی کەس بزانێ بەڵێ کە دەپرسی لە چ تو ناتەوێت پێ بڵێ نامێ پێ بڵێم شتەکە شخصیە ینی کە مەسەلەن شتەکەی کێشە نابیتن ئینشاء الله تعالی بەڵام مەسەلەن باس کرایە یعنی لە کتێبەکان هاتووە یعنی ئەگەر دوو قسەی خێر بکە تاکو یعنی مەسلحەت بیتن مەسلحە عاجز بوون نەکەویتە نێوانیان وەکو سوڵح عاجز بوون نەکەوی دەزانی تەبیعاتی ناخۆشە بزانی مەسەلەن عاجز دەبی کە ئەتو شتێکی باز بکەی عاجز بوون نەکەوی وەکو سوڵح کێشە نابیتن بەڵام شەرعیش ئەوەش دەلێ مەسەلەن زۆر کەس هەیە درۆی دەکا لەبەروەی لە عیقاب دەترسێ لە زۆر شت دەترسێ یان لە محاسبەی دەترسێ لە ئەوەی دەترسێ باشترە درۆی نەکە و ڕاستەکەی بلێتن النەجات فی الصدق یعنی ئینسان ڕاستەکەی گوت خوای گەورە قوتاری دەکاتن بەڵام ئەگەر مەسەلەن درۆیەکەی گوتویان شتێکی مەسەلەن ڕاستەکەی نەگوت چێناڵێ وەکو بڵێن زیاتر کێشەکە درۆ کەبائیرە درۆ بڵێ ئەکبەر الکەبائیر ئەکبەر الکەبائیرە أكبر الكبائر بيغمر صلى الله عليه وسلم ألا أنبئكم بأكبر الكبائر الإشراك بالله وعقوق الوالدين وقتل النفس ألا بيغمر صلى الله عليه وسلم دفن دريج بوها لستنيش دانش ألا وقول الزور قول الزور يعني شاهدي دام بدرو كواتە چوارن ئەکبەر الکەبائیر هەرە گەورەترینە کان شرک هاوتا پیداکردن بۆخوا ئەزێدانی دایک و باوک کە لە ئەکبەر الکەبائیرە هەروەها چی بوو ئەویدی أريد كاش قتل النفس خۆ کوشتن انتحار قول الزور اجتنبوا قول الزور لا وەکو بڵێن لە شاهدی ئەمانە عقوبەکەیان پێش قیامەت لە دنیاشە لە دنیاش وەردەگرن لە ئاخرەتش وەردەگرن هەندێک دوو شتێ زانایان باس کرد خاصە مەسە عەبدولکەریم مدەرس لە تەفسیرەکەی خۆی باز دەکاتن دوو شت عقوبەی زوو وەردەگری لە دنیا یەک ئەزیەتدانی دایک لە دنیا عقوبەتی وەردەگری لە ئاخرەتش دووەمیش ڕیبا مەسەلەن ڕیبا دەچی پارەی بە ڕیبا وەردەگری مەسەلەن لەو بانقانە ئەمە بانقی ئیسلامیمان هەیە بانقی ڕیبەویمان هەیە بانقی تەقلیدیمان هەیە بانقی ئیسلامیمان هەیە مەسەلەن ئیش و مرابەحە و ئەوانە دەکاتن کە دیارە لە هەولێرە و بانقی ڕیبەوی دەچی لە بانقەی ڕیبەوی وەردەگری بە ڕیبا وەردەگری ئەو پارەی کە بە ڕیبای وەرگرت پێش هەموو شتێکدا لە دنیادا ئیفلاس دەبی تووشی هەندێک نەخۆشی دەبی عقوبەکەی عاجلە و لە ئاخرەتیشدا عقوبەکەی عاجل دەبیتن عقوق الوالدین بەڵام بابەتی درۆ ئەمە ئەنواعمان هەیە درۆی دەکات لەسەر مەسەلەن قورئانی دەخینی ئاەتش دەکەن قورئانەکەی بەعکسەوە تەفسیر دەکات ئەوەش نەوع درۆیەکە یکذبون على الله یان مەسەلەن بە ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم درۆی دەکات حەدیثێکی دەینی بە ناوی پێغەمبەر درۆیەکەی دەکاتن تاکو وەکو بڵێن ڕەوازی هەبی حەدیثەکان نەفەرەکە بخۆی ڕەوازی هەبینە ناو خەڵکدا مەجلیسدا من كذب علي معتمدا فليتبوأ مقعده من النار هەیە مەسەلەن زمانی خۆی کە حەدیث کۆ کراوە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیث نەنووسرا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوی حەدیثی نووسی دەمان زعی ڕوونکردنەوەی باش بدەینەوە ئەوی حەدیثی دەنووسی با حەدیثەکان بستڕیتەوە لەبەرەوەی لەگەڵ قورئانی تێکەڵ نەبیتن فەلیەمحوه لەبەرەوەی لەگەڵ قورئانی تێکەڵ نەبی
دوای لە زمانی تابع التابعین خاصة کاتی ئیمام شافعی ئەو کات حەدیسەکان کۆبووەوە حەدیسەکان و حەدیسەکان نووسراوە و زانایەکان دیراسەیان کرد و جەرح و تعدیل ئەو شتانە حەدیسەکان لە ئەفۆن دکتۆر لە سەردەمی چێ تابعینەکان بوو بەڵێ يعني تقريبا دكات صال دواي وفاتي بيغمبر صلى الله عليه وسلم حديث قرن تقريبا يعني تقريبا 600 صال قرن ثم الذين يلونهم 600 صال بونيا 6 قرن بل 6 قرن او وقتي حديث نسراوه لسر دستي تشيبو اگر او كات مثلا لسر دستي زانايك مجموعه زانا علمايك كوبو تشون نفرق هل استابو او كات نفرق هل استابو مثلا هل استابو كباز ذكر لكتاب حديث كان 5000 حديث بدرو لسه پیغمبر صلى الله عليه وسلم بلاي كردبوه كلا زماني هارون الرشيدي او كات زمان هارون الرشيد كهنايان كاتي اعدام اتلو اخر قلت امن 5000 حديث بدرو باسك لسه پیغمبري زانايق لو اندربو قلت بي امن وادا كم حديث صحيحه كان حموي كودا كموا هیچ چێشەنیە ئەتو 5000 حەدیث خوێندبی لەسەر پێغەمبەر بدرۆ ئەو زە هارون ڕەشید لەسەری دا و تاکو نەمنێ هەبوو چی دەکرد مەسەلەن پورتوقالی دەفرۆشت دەیگوت پێغەمبەر دەفەرمان ئەکەلە الپورتوقالە دەخەلە الجەنە خەڵکە هەموو دەهات نازانێت پورتوقالیان دەکری زیادەوە ئەوی پورتوقال دەستە بەهەشت من اشترى حكة كأنما زار مكة أوها من اشترى بصل حكة بصلي حكي فكأنما زار مكة عالم بوخاي إنسان يقول بهرديارة وحديثني هلا جواز يعني آخر دكتور عم بينا سيرفي زماني قال له جرب أحسن الزواج كن زواج سنته وتمام كرنا إيماني كرك إيمان خدای تمام نینه دیچن بو کچکی خوازن مالی او کچش حقیقوانه دستن دا پرسن وره کاک هندرین اری جوان کوا او جوان کرا چی باشه والله اینا وجنیه بلام او قصه دکه بو اوی او دوانه پی بگم باش کم ایشالله جوان باش بی مثلا ای او کاتا دبی وچی خویش تکان بلی الله جوان اوها نیه اوی خلق باسی کردیه يعني وبكي بيك بقن حتى أجر قصك وجنا بي تيجيش يونيا تيجيش من قصة زنابة بابا نوع عشكي توزشكش أوي بكين بوي وتوزح تربكين مثلا أمن جوان برادرين أمن دزانم لقل جواني لقل خاتونك أو أنا بتماي زوازن هردو كان قناعتيان بيقدي هي بلان بيوزناك خانوادي هردو كان بزانن باشا أوان اتفاقيان هي لقل يقدي اعتيادي او رقه بيدراويشه او باز ذكرت لا حدودي خوي بلام دمينيتو مثلا بابي كسكي يان تزانم داجي كسكي دي هر كسك دي لمن دبرسي لو حالتي امن دزانم اوانا يقديان خوش دوي بيدان بحلالي وبجواني وبرك بيشي زواجك خام كانوا هردو كان بيقدي رازينه مثلا صالك اغان لتصرفات يقدي لحد شي اصولي امن دو اوی زواجەکەیان تێکنەچی مەسەن ئەگە بزانم ژوان دوور لە ژوانی بەخۆی کوڕی زۆر چاکە خۆشم دەیوە نەیبڕم لێرە مەسەلەن دەزانم تۆزە شتێکی هەیە باس ناکەم دەڵێم کوڕی زۆر چاکە و ئەمن ئەوها دەتوانمەوە بڵێم وەنیە نابی ئەوها بڵێ سکولۆ گوناحبار دەبی و هەروها ئیمام نەووی باز دەکاتن دەڵێ حتى ئەوە ئەگە بە خۆی خراپبی یعنی حقیقەکەی خراپبی کە باسی سیفەتی حقیقەکەی بکەی غيبتي جنابي لوت أدرشت لوت بودا نسرة بلام كنجن أتو كشارته مثلا كابرا مثلا مشروب خورة كلي دا برسي يعني بو نمونة مثال مشروب خورة كلي دا برسي مثلا دل كوا كروش يكسب باسك بلي باشو أهلي جماعته أهلي مزجوته وجنبيتن أهلي جماعات مزجو نبيتن كم يعني ريقاش كي قرتيش يعني مشروب خورة يعني خرابة ريزم هي لما شو بكانش يعني خير وصدقه جدكم بس باشكيناكم تنيا باس خرابكيناكم دو خرابم دبي باس كحقيقتك او هابليتن حتى امام نووي باس دلا غيبت نابي دبي يعني دبي باس حقيقتك اجرنا جناحبار دبي اجر جفان هاد بمقوتي هندرن او شمالي فلان كسيدينا كنت كاكا امن وعد بي او جناحم هي امن واز دينم دلم آخر جوان أمن دبي بلين باس بكم أجر باس ينكر أويش بام بلا وعد بي كاكا مثلا أمن لأنه يجي زور مزبوط نيمة يعني مثلا تزانم أمن وعد بي تواو
من لسر وعدك أو دتوانم أهاب كم من تاو لكن من بريم وعد متاو من تيدي كم مثلا نيجي مزبوط نابي بقصي مثلا كاك شيفان بوعدي من هالخلق كذا زايد أو يقرشفان هاد برس كذا منه برسي دكتور. بالم هيز مشكلة دي يعني وين برسن بس يعني دكتور. أوش تتوصل مسؤوليتي هي ما بس شم أول يعني دبي خلق منصف بي أي أو نموني لسردمي إمام عمر بله خدي جرازي بد بله بيا وقدي نمونه كش دياره وانيا واضحة بله ضلي كتي من لموضوع كتيني درتوا وهاتي نخواز بيني كتكم آية الراستية كان بيبلم يعني إمام عمر خوالي رازي بيستلي ضلي أو موضوعي لكن كز باز مكة مادام هاتي وإيشي خيري برو بيان دي ببي أو موضوع باسكي أول للايك أو إمام نووي شد باسكرت للايك بله استا خلق تسبكن لسر أو موضوعان هردوش بله هروكو زانای كان بازك مثلا كنفرق دتيلو داخوازي كتيك باشي أهلي أو كتا دبي يعني لو كريدا بيتسنوا بزان كوا أخلاقي ديني كوا كبرسيار دكا مثلا كما تحكرا لدواروش كزواج سبيني أوانا بيقناين مشاكل دروز دبي دقات الطلاقي حقيقتك كوا أو هايا روجك الروجان عني أوها نفرك هذا درقاي مدى قوتي فلانة كزجيرانتا كوا باشا أنا قلتم والله يكما باشا بلام يك طبيعاتها شرانية بشر ديتن اي قلتي أول مشكلة نية قلتي أول مشكلة ما دام أتو حقيقت بمن قد توا أمن كتسكي خوم ديدمي يعني ما دام بس شربيتن سبيني باجبي سبيني جيني هنا باجبيتن بلام ليرة بيغمر صلى الله عليه وسلم فرميتن من جاءكم ترضون دينه وخلقه فزوجوه وإلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير يعني زيادة بيغمر صلى الله عليه وسلم تأكيد كتير لسر دين وأخلاق زار بزارش مثلا هذه لسه حالتي كجبان باسي كرت أو حالة مثلا عندك حالتها بيشترن أو نفر خراب وباج وتوبي كرديا باج وك كتوبي كرديا وصلحي كرديا لقى خداي ك لا برشي لصفر سبي دستي بي كرديا كعمر كوري خطاب بيغمر صلى الله عليه وسلم تدفع عليكم بالسنة وسنة الخلفاء الراشدين عمر كوري خطاب إنسان جزيرك بو يعني قائد بو أو بو ديزاني كأو صحابة يعني مثلا أو نفر استشاري عمر كوري خطابي كر أو علاجكي داية بيقول بلام علاجكي داية زاب زارج إنسان مثلا ما تحدك شينالي نزاح الدين أو زواج باج دبيتن بلام زور زارج ده مثلا أمن زور حاجيكم ديد هيك عيبينه بس ما وش كديتم قلت له والدياتي قلت والله توشي سكري زخد بما نخوش يضل قلت متسبكت شيء قلت والله دا خوازيك هاد بوكسم ثم برسيارم كنت حميان قلتيان زور باشا تماشا دا كم عكسي قصي خلشي هرتيان قلت عكس بو امش هر غمي بخو خفتي بخو او كتل العذاب دا امش توشي او نخوش يعني بوما او اشتشيا او زام يعني وكو بلين بابتكا اويا مثلا انسان يعني قلنا احبار نبي ضميري خوي مرتاح بكاتن لدوار روجدا مثلا سبيني اتو طوا متحد كده قلت او باشا هيك عيبينيا او كره باشا وباخلاقه بادبه كزواجك ابو لدوار روجدا مثلا كبرسيان كلتو او انا هردو عادلي دكان معدل مثلا خوا موفقينك خوا نبي اتو لجان دبر دوامي هيك اشتشي راس لوناي حمود عايكاني او انا فلان كزواي قد هو نبو بله جهوان الكيفة دراوينو جهوان الكيفة مثلا قال جرى بحثي عذابوانا ومازنا وخدي تعال عوصا بحسكري عذاب جهنم يجي كوتشو جهد بحشت طبقة نو برفرها عذاب جهنم يجي هر هوصا يعني او پیغمبري صلى الله عليه وسلم بحسكري چه عذابك ورد گرن الرجا قيامته رجا حسابه اواني ك دروي دكان دوستين انا واقري والله كاخواي قوري القرآن ده باز دكاتم عذاب يعني زور قوريا بيش حموشك بيغمر صلى الله عليه وسلم ده فرمي او كسك قصي دكاتن او كسك كقصي دكاتن مثلا خلشي ببيكنين بينيتن بدرو شوينك الى جهنم ده ناي ويلا لين ده دفشته او فرمودي بيغمبري لقر اوجدا
خواهي قول القرآن ده بازك أنا أظن ممن كذب على الله وكذب بآياته آيات الله وأنا باز حتى لا صورتي بقى كدس بيدك يا كمزار يعني مثلا بينز آيات ده آيات دروا دس بيدك السيز ده آيات باسي منافقين لك منافق كان لبر ويدروزن بون والله يشهد إن المنافقين لكاذبون كاذبون والله يشهد إن المنافقين لكاذبون أو ذا كمشرك كان كافر كان ويان كرد يعني دينك خواهي قولة دروبي وبيغمبر صلى الله عليه وسلم كبيغمبر نيو يعني زار قوتيان ساحرة زار قوتيان شيطة زار يعني زور بختان وتهميان هاشا بيغمبري خواهي قولة وعد يعني بيدك لجهنم دا زيقايا شوية عن جهنم بي لجهنم دا بشتين ويل يومئذ للمكذبين ويل ويل شوينك لجهنم لجهنم شوينك لجهنم وانا ك ويش الله خدش خدي ما بارزت إن شاء الله أبد خرمامان هي تراو في سمان حاشا هي يري جماعتك والله كبير دعوة أزمان هون إن شاء الله والله إن شاء الله خدي ما هميو تشيكت خاصة سروي دميدا سردم السوشيال ميديا وانا كبرا الركلام دك أبوي بارتشي بدأ زبيني قصة شيء ناراض دكا إن شاء الله خدي ما هميو تشيكت دكتور أم قال خوش حال من تأفش الله خيرا جزاكم الله خيرا هر أما متابعة عندكين مثلا أو روجانا بردوان بن إن شاء الله وجزاكم الله خيرا زورنا سلامة بن يا ربي حافظ سلامتك يا الله إن شاء الله خدي ما هميو خوب صحبات زي ويخرمان باريزي للدرو مش دخلك بيب كانت الله صحبتك زين مسألة وصفي شخصك دك يعني أو زور مهمة بنو من ذلك الصدق ما يطابق الواقع الصدق تعريفك أو بعربي ما يطابق الواقع الراس يكسي أو هابي الكذب ما يخالف الواقع أو يدوشتي لك وصفي شخصك كذا أو شخصا أو سيشتي لي بيت زي ما مستوى تبغى وزارة أو زيادة بوا عرب بيجن العصا لمن عصا ودي هو تشيو هو عصايا خوش ترى وتيانا إمامي شافعي قربان لبرس أو عصايا لدست فرمي خو تمنى كدوانية نجيشتي أو تمنى كاكندرين وتيانا لبرس فرمي إني كعابر السبيل ري وقتك نظام بدأ قلت كالسنة تشتكوا هي كراسته لا وكو السنة دوالو خطيبي السنة لدز بقريتن كاتقو تاردخين توا بيشتر مثلا شيربو يعني بيشتر بيغمر صاصم دستي لسر دارة شي هبو أو منبري هشتان بويان دروز نكربو جذع النخلي بيدرين فرمي أو دارة دقريالو بيغمبر صلى الله عليه وسلم خير أخوت سيكيب ما فيش كشكا يا الله والله باريكوين أما بيش أو برنامج السبكة قلت مشتتش تايبت هي نظام زور دواء كذا شعري الصافي لا نظام كان هو قلبي حزين بزور دا بانجا شي كورت ديوان أو بازاري قوية كم ده أوج دواء قلبي حزين يا الله شاد بقلبي حزين نور السواد متون شاد بقلبي حزين بنور السواد متون مرهمي زامو برينو دردو درمان متون ولا تاريخي فراقي رقا كمور كردوان بس مجالي دارد ما يدرخشان متون مستحق قاتلي جهلمته
صلاوات بي بخور بيد خالد يا رسول الله صلاوات بي بخور بيد خالد يا رسول الله يسرت بك حمودا بشفاعة يا رسول الله هيدا خالد يا رسول الله فجبريلي رفيق رقاد خالد يا رسول الله بجبريلي رفيق رقاد خالد يا رسول الله لسدرا أو لتوجي ما الشفاعة يا رسول الله إذا خالد يا رسول الله بحسن وبحسين إذا خالد يا رسول الله بحسن وبحسين خالد يا رسول الله ببلالي أحد شفاعة يا رسول الله إذا خالد يا رسول الله حبيبي يا رسول الله يا أخي الزمان دخيلك يا رسول الله بتومينا شادوي ما دليل دخلت من يا رسول الله سيما وصفه مدحي توبك وصفه مدحي جبرائيل وصف مدحته جبرائيل يا سري قرآن همتي يا رسول الله زليل ساب قربان همتي يا رسول الله زليل ساب قربان همتي شرب زارود البرندار بقربان همتي شرب زارود البرندار بقربان همتي قطرة يا شي رحمته عواني ويدل عاوريني قطرة يا شي رحمتهم رزق خوارو قلبي درقايات بقرباني همتي رزق خوارو قلبي درقايات بقرباني همتي قوسين مقايا من شغيلة يا ولك الأولاد هذا
صل على محمد. يا الله ما شاء الله. اي بارك شعري الله. الشيخ عثماني بيعرف والله يرحمه. ان شاء الله خذ يشتغل. ارهبا يا اخبار. اي هربجي. اي هربجي. خوش بخوات جزاك خير ما تمام عندي ان شاء الله يا رب. باش هردوك ما عندك چند زور لبن؟ ها چندن؟ والله انا مش مارده بس هو بزانم 200 وشتكى مين ما بجمير. دو صدبي 200. 200 يعني تيرا روج. 200 تيرا كما روح. 250 دبي أوكي، تجميرين هو بزاين داود. سن يلا بجمير. استو بجميرين سن ورزش الرياضية كذا الرياضية كي ورزش فون هون تبلت ورزش والله خو ورزش وانم بس يلا مدربك ايش مليري يعني هدي اما بس وي بس لا ورزشي اس بار وكيف في حيني از قالك تنبل بين بورزشي بس الحمد لله او كسي عزيز في افشفا مهفوني ما بت بار والمكرم وعدي بدينا الحمد لله بشتين هيدي مداس بارز شكر هيدي صور شي لك وين بردوان رمضان نتسويما نتسوي لا بس نانا يعني انا باشا لا. باشا سكس باكم نيا وان باكم هي نا بس يعني توزك يعني بس باش او جا باسو خواسي ورزش يك دقه يلا باسو خواسي ورزش کردن و گرنجدان بە ورزش و هەموو ئەبابەتانە قسەی لێوە دەکەین ئێستا بەشێک ئەوانەی کە لە مانجا ڕەمەزاندا ئۆپێرۆ پرۆگرامەکانی خۆیان ڕێخستوە دەیانەوێت کە خۆیان لاواز بکەنەوە یان یاریزانەکان دەیانەوێت بە تایبەتی یاریزانەکان لە مانجا ڕەمەزاندا زۆر جار گرفتیان بۆ دروست دەبێت لە بەرەوەی بەڕۆژ بە ڕۆژوو دەبن ئەمەش ماسوولەکانیان کە پێویستی بە زۆرترین خۆراکە کێشەیان بۆ دروست دەکات لە بەرامبەر ئەوەدا ڕاهێنەران ئامۆژگاری و زانیاریان پێدەدەن کە چی بکەن بۆ ئەوەی ماسوولکەکانیان بپارێزن سەر ڕای ئەوەش ئێستا لە ئەخیرەکانی مانجی ڕەمەزانین دەڕۆژ ماوە دیسان گرفتێکی دیکە بۆ بەتایبەتی هەم یاریزانەکان ئەوانی کە یاری لەش جوانی دەکەن هەمیش ئەوانەی کە کۆنتترۆلی خۆیان کردووە گرنگترین شت ئەوەیە دوای ڕەمەزان چی بکەن چ بکەم ئەگەر من ئێستا بەژن و باڵام ڕێک بووە دوای ڕەمەزان چ بکەم ئێستا بەخێراتنی زۆر بەڕێز کاپتن مامۆستا عادل کەمال يا الله ذكرم كابتن سەرۆکی یەکێتی لەش جوانانی کوردستان ما شاء الله کاپتن بەزێکی کوردی هاتیە بەخێرات باشا أحمد يا اخوان أنا بخير كويس كيف باشا أحوالك زمان باشا بزكر بەخێراتی باشا وك هميشه ما شاء الله يا اخوان بخير بك ئەوە لۆ دەڵێن لە جلکی کوردی لەوانە نایە ئەوچی لەش جوانی و لە بەرمانە عیبمانێت خۆ دەڵێن ئیلا دەبی وەرگت هەبی و ئەو هابی و شتانە نازانم ورك بس اويا بجدينك هابيت بنور يا هوني ناس نوعك بزرت بينامي تۆ خۆوانە مە ڕاستش دەکەین لە بەر دەکەین ماشەڵاش عيبيني كابتن تو قال جو جلكت كردي كيان كيم جو والله زاروا بار جارو بحر بلى. زارب لبيني كم وزياده يعني جارو بحر يا اخوان بخير بك زور سبازك صحت زوزي. بيروز الحمد لله. قبلك ان شاء الله زور سبازك لەگەڵ ڕەمەزانێ کوی الحمد لله طبعا تو بەخۆت مدربی بەخۆت بەلایبەکان دەڵێ کاکە ڕەمەزانان ئەوها بکەن ئەوها بکەن هذه شي بتو دلي او بەخۆی بخو كاميرا وي سرتاشا سريا ما تصادق هذه شي سري تصادق خرج موضوع أي شيء سريتك ئەلو محەممەدی خۆمان سەرتاش خۆمانە ابخو ئەم زۆر زارم سەری چا دەکەم والله من حەلاقیشم کردیە ئەوەش دەزانم وزجبرا والله صباح سنايا والبخت ضايع أنا إن شاء الله بخت ضايع يعني كابتن وجه ما دست بكين ورزش تهيوا رمضان دا هر 12 هيوا چونکی نه ما وجه ترکیز ما بتن سر هيوا رمضان بجاره ورزش یاش همی گرنگتر و کی گلا جات بحث کنیم بابت لایف ستایل بابت ژیانامه چو ام بکینه ژیانا خو بشک ژیانا خو نه ما والله از وی بچم پشتین نه چما حتی ذوق ملت از بچم ام بکینه بشک ژیانه ها او خطوات چنه او پنگاف چنه کو ورزش بخوي أو زور أسانا أجر شخصك بيوي ورزش بكا مثلا دوام مزبوري حمروج بتسي دوام بكيوانيا إيش هروها إيه ورزش هروايا روجانا ساعات وني وقت تواني بخوت دايني وقتك بدكري مثلا نابلي مثلا من هيسم بيناكري والله مازالي الرياضة مني بتسم ورزش بكم ونازامته نا بالعكس إنسان والله كابتن قصاش دكيم قناعتك ما وبزان أجر بوست شمكر أو منوسي زارجي دلهم يعني زور زاري عندك هسه لدو فراغك دقري تا
ئەو فراغی بدۆسەوە بچی ڕاضێ بکە بەڵێ لە کاتێکدا دەبێت و شتی دیکەی لە ئەم زۆر جاروەیە شتی دیکەم لە بۆ کردیتە قوربانی تا بچم ڕاضەکەم بالضبط. چونکە ئەوەندە گرنگە یعنی گرنگە وەرزشکردن زۆر گرنگە لە بۆ هەر کەسێک کە بیۆ بیکات ئەوجا یەکێک عفو یەکێک مەقسەدی بی دەتوانێت هەر کوبی ساعتێک بڕوا وەرزشی خۆی بکە ئێستا من یعنی 2002 لە پاڵەوانێتی دابرامە بەس ڕۆژانە ساعتی خۆم هەر تەمرین دەکەم و ئاگام لە خواردنی خۆمە بەس بڕێک بەو ڕەمەزانەی لەگەر مارێ خواردنەکانمان بڕێک تێکچوەگەنام دوای ڕەمەزان نەبی یعنی معدل دایتم باش دایت یعنی خواردنی وشک تەندروست باسێکی خواردنی تەندروست و شک بکەین ئەو جا دێنە سەر ئەو باسەی کاپتن بەڵێ خەڵکە گەسە بەو ڕەمەزانەی مەسەلەن ئاگای لە خۆی بۆ خۆی ڕێخستیە ئێستا لە شولاری ڕێک بووە دوای ڕەمەزان چ بکە و لەسەر یاریزانەکانیش بە تایبەتی ئەگەر پاڵەوانێتیەکە بیان دەوێت لە شولاری تەواو وەرزشی و بمێنێتەوە ماسوولکەکانی خۆی پارێزی بە وردی باز لەوانە دەکەین کە پاش ڕەمەزان چ بکە دێنە سەرەوەی باسێکی خواردنی دایت ینی یان خواردنی وشک تەندروست بۆ مەسلەی لەش چ شتێکە پاشیوان چ بخوا یان ئەو چەندە ڕۆژەی کەمایە وەختی و کاتی کە بەربانگ دەکاتەوە کاکەندرێن خواردنی دایت هەمومان دەزانین خواردنی دایت ئەوەیە خواردنە تەندروستەکانە مەسەلەن برنج بێڕوونە سینگی مریشکە ماسیە سپیاتی هەلکەیە ئەمانە خواردنی دایتەکانە پەتاتی کوڵاو ڕون و بێ شەکر و بێ نان تەمعان شەکر و ڕون و ئەوانە خوێ دەخۆی بەس بەکەمی نابی تەرچکەی بە یەکزاری بەس شیرنی و چەوری بەڕاستی باش نییە کاپتنەوە پرسیارە هەم لە بۆ خۆمە هەمیش پێم وایە یاریزانان زۆرش ئەو بابەتە خەڵکانی دیکەش ئەگەر پێش فتار بەڵێ پێش بەربانگ بە نیو ساعات ساعاتێک کۆمەڵک تەمرین هەیە بیکەی بە تایبەتی تەمارینی سک و کۆمەڵک شوێنی دیکە ئایرۆبیک و تەمرینی زگەکان و ئەوە ئاساییە بیکەم دوای ئەوەی کەنانیش خورا و بچی یاری ماسوول کەش بکەی دەکرێت یان کامی باش لە ڕەمەزان نابی زۆر خۆتمان دیکەی کاگەندرێت یان دەبی مەسەلەن پێش فتار گەمەی بکەی یان دوای فتار گەمەی بکەی دوای فتار طبعا 2 ساعات و نیو تا 3 ساعات دەتوانی ئەجا بڕۆیە هۆڵەکان تەمرین بکەی لە بروی زەخت لە ناو مەعیدەت هەیە ناو گەدەت هەیە نابی بڕۆ یەکسەر هەیە مەسەلەن دەڵێ مامۆستا وەڵام من ڕۆژێکم دەشێنم یەکسەر دێمەقا ئەوە غەڵەتەوە نابی زۆر خراپە چکە ئەو خواردنی هەمنە ناو گەدەتە کە توش زەخت لە خۆ دەکەی جار وایە دەبیتە سەرسوڕان لە ناو قاعی سەر دەسوڕێ بەردەبیەوە ئەوە باش نییە بەس پێش فتار دەتوانی مەسەلەن مجموعە تەمرینێک بکەی مەسەلەن ئایرۆبیکەکانە تەمارینی ورگەکانە دەتوانین بیکەی یان دەتانی یەک عەزەڵە بڕۆی ڕۆژانە سێسێت بە خەفیفی نابی وەک پێش ڕەمەزان وەک جاران تەمرینی خۆت بکەیت بەڵێ چکە خواردنی شت ڕۆژانە 12 تا 13 ساعت بە ڕۆژی نابی زۆر زەخت لە خۆت بکەی باش نییە این بحث پاڵەوانات بکەن ئەس بەحث مرۆڤێت ئاسایی بکەم ئەوێت وەرزشەکە کێم بکەن ساعتێک نا ئەوە بۆ هەموو کەسەکە ینی ئەس بەحسێ مەسەلەن تا بەحسێ خواعی کرد یان ژی هۆڵە وەرزشێ جێگرەوە بۆ هۆڵە وەرزشێ چ تشتەکە و ئێکی دوێت وەرزشێ بکرد بەس مەسەلەن هۆڵە دیرێ وەرزشێ یان ژی حەس ناکرد بچت الهۆڵێ و ئاسن ڕاکردن دەتوانین لە ماڵەوە بکە چ وەکو چ تەمرینە مەسەلەن دەتوانی پارک زۆرە ئێستا غاردان نەخاردنانە سەریع یعنی ڕۆژنێکی تۆزێک سەریع وەک هەڕوەڵک دوایەوە دەتوانانی تەمرینی زگەکان لە ئاردی بیکە هیچ کێشەمانە زۆر جار بڵاومان کردوتەوە ئەو تەمرینانێک کە مەسەلەن ئەوانەی پێیان ناکرێ بێنە هۆڵەکان دەتوانن نەماڵەوە بیکەن ێزکی ئیزیکە ئیڕۆشتنە ئێستا زۆر ماڵ هەیە یعنی پاسکیل و غاردان وشتی هەیە ئەگەر نیشی بیت دەتوانین لە ناو پارکەکان بیکە من هەموو جارە بە برادران وانە دەڵێم ینی ئێستا سێت جیهاز دەکڕی مەسەلەن هەموو تەمرینەکانی تێدا بڕواکە پارەی مۆبایلەچە پارەی مۆبایلش لە شوێنێک لە ماڵەدانی دەتوانی زۆر هەشت وڵا زیاتریش تەمرینی پێ دەکەی یعنی باوەڕکە لە ماڵەوە پاسکیل و غاردان تەبی زۆر زەڕورە یعنی هەر نەبی داک و خوشکمان و برامان هەمووی خاستە ماڵی بە عمرەکان یعنی زۆر زەڕورە بیکەن کاپتن ئەتو باسی ئەو تەمرینی زکت کرد مەسەڵەن ڕەنگە ئێستا زەحمە بەچلی کوردیشن هەر زەحمەتریشە برین وڵی بەونەوە تەمرینی بکە و نازان ئاسانە سوشال میدیا ئاسانە بە تایبەت ئینترنێت چ بنووسین سێرچ گەڕانی بکەین ناوی ئەو تەمرینانە
ئەها ئاسان بی ئێستا یەکێک لە تەماشای بەرنامە بکە سیر بکە یەکسەر لە یوتیوبی بنووسی ئەو تەمرینانە لۆ كاشفان است مثلا ليوتيوب دطاي بنوسي تمارين بطن بعربي مثلا دطاي بنوسي يكسر بهزاران فيديو دلاتي بس اتو دبي بيزاني چون ديكي تكنيكا كي مهمه او ايش مدرب يا كان ئەمەجی مەبەستم ئەوەیە ئەی بۆ هەتا ئێستا نانە آخر هەدە بیوەبی خەڵک و عالم ئێستا هەمووی زیرێک بۆ لە سوشال مەچی گوتت بە عەرەبی لە بنووسی تەمارین بەطن هەتا ئێستا بە تەمانیشتە چی ئەوە بکەن لە سوشیال میدیای لە یوتیوبی چەناڵێکی تایبەت بۆ ورزشکاران هەبی بۆ نمونە تەمرینی تێدا بکەی چەناڵی خۆتە ڤیدیۆی کورت باونە عبوو ئەگەر بتەوێ چەوری دائما يعني بڵاو ما کردوتەوە هەوشتانە ئەی بوو بە کوردی يخوت بكردي باز دكم يعني مثلا ثاني اون دسيتا او تمريني بكي دواوي تمريني ديا مثلا اسلاي خوي تمريني كاكا انقول دبينن شي دبيني او تبرو تيك توك او سوشيال ميديا همي هر مدرب ولا زي خو بلاو دكات ولا بنا مثلا تمريني زك لا يسرو معناها لا يبنوا معناها وتنشتكان فيديو كان بلاو دكان يك باسي دكين مثلا اون دسيتا بو سروي اون دسيتا بو خواروي اون دسيتا بو تنشتكانا همو جماره دبي بزاين سن تكراريش ددي او مهمه نابي تو هر بزق دس بيب كيو هر بروي او نابي هو غلط طبعا وهمو اللي تسنالي خوت هي بالي ما بس شوف اوه هات همو الزوربي مدربه كان همو يعني زوري استا وشتانا باولا يعني بيوزنك حتى بتصير هوليش اخر اللي ربزانا اشتكيا الراهي نرزو دايا يوتيوب دايا بو اي اوي اتو باز دكي لهولي هر اونيه لا اخر اود دداتي حمود دداتي دواي او اخر تما زانتو ايش عادي تدريب كاشمان تدريب وقت بحرها خلاص نابي ايه اي والله يعني تدبي بزاني تسلسلي تمرين كانسيا تكرار كان كوا كاكا تكنيشي هي مثلا يقام يكيل دروي او هذا الروي ايشكا او هذا الروي ايشكا او هذا الروي ايشكي هر يك حركشه او هذا الروي زيك وردقري او هذا الروي زيك وردقري مثلا يان دس دكي وزيش ديكي دس دكي وزيش ديكي فهو انتني هي هونيش داتسم حركات باوي زور اسان دا غوردري يعني عضله كو مثلا دسد او ها نوعك او ها نوعك مقلوبه يا وسطيه زور نوعيه ما بس شم اوه دي ساندين وسرق سيوم كسراتها كردم كاكا اگر بتي ورزشش مزبوط كي ناتواني لمالي بكي او بو اواني مثلا بس بياني ورق بكن دنا اس اجزاء لمالو ناكري تاني بوشتي خفيف بس اگر يكجيش بخياري زامبت لتكنيشي همش كان كذا تاني بو زي تاني تمرين بس والله كان زياده مثلا عزيزي كده اميري توابيتيا راهنا لسرتا التمرين كان تسلسلي تمرين مثلا تروجك باكتيت تمريني دفتها اتو مثلا بلي كاق عدلم تمرين دفه ما يدرون تمرين دفه سواني تسب كيتنا والله جاي استفهم من او دفه هذا يوانيا او ضروره قورترين كشتك ام توجبم تشنج عضلي او انا مثلا بتايبه سن روج يكم دوای اگر مثلا بزیم هیچ دوای سن قراب نشان تستر باشترین چاره سر لبو اوانی تازه دست پیدا کنی یا داب راون دی سن دگرینو بله بو چاره سر پیدا او کیشه الیرا او دگریتو سر راهنر اوی مثلا تاز بلين يكشي مبتدا ديتا هولكت نايدنسي كورسي ددي او النبي مثلا يكسب بروات سوار سيد تمرين كام كار تمريني او غلطه لبو بياني ناتاين خوي بزولين تو فقيره سك تكراري هيو وسيتكانيش مثلا يك دو سي صار سوار سيتا تا سي سيت دتوين بروا اي اگر وبيتنا وحم قلبي تشنو زكا بس دبي مثلا يكم زار دو سيتي بيركي تكرار كم حتى يك حفته دواي ديكي سي سيت دواي ديكي سوار سيت ورده لوي او ورده لوي اتو تست قاعده السلام عليك ليدي وهم وزن ليدي اليرش تكيا مثلا تو يا ريزاني سيمان جواز دي هنا كدقري وقاعي حتما تشنج ذكي حفته كيلو داني دواي حفته كي كدست بي كدو هيز مشكلتنا مني ديتو سر تايمي خويا او تشنج شي خطرني شي طبيعيه طبيعيه دلاله لو كيجي لمي جما توباني مانك دي برود نيف ساعه تمرين بكا
حمو قلب الرغبة ايوه بالضبط حمو رياضك وایە هەموو وەرزشك بای خۆی تەشەنج دەکات مثلا پێشتر قاوەچی بخۆ ڕەنگە باش بی توزانم پێشەوەی دەست بە ئەوە لە بۆ تاقی. کەفاینە ئەوە مشکلەی نییە تاقی کەفاین مزاج نیم سعات تاقی پێش تەمرین دەیخۆی کێشەی نییەوە مۆزەشی بخۆ خورمای بخۆ ئەوەی بخۆ ئەوە تاقی میزازش خۆشت داتی ناو تەمرینی کاپتن بەڵێ بابینە سەر ئەو کەسانەی کە پێش ئەوانەی کە یاریزان و ماسوولکەیان دروست کردیا ئەو بەڕێزانەی کە لەو مانجی ڕەمەزانە بە فرسەتیان زانیا سیستەمەشی باشیان بەکارینایە ئێستا کێشی لەشیان ڕێک بوویتەوە بەڵێ عادەتەنیش زۆربەی کەسەکان لە پاش پاڵەوانی پاڵەوانتی ناکەسی ئاسایی. ئاسایی مەسەرەن یاریزان نیە احتیمامات بۆ نادا بەڵێ پاش ڕەمەزان ئەو کەسە چ بکالەوەی پارێزگاری لەو جستەیە کە کێسە لەو ڕەمەزانەی لەوەری لەگەڵەوەی کە بەڕۆژوو بووە و ئێوارانیش خواردنەشی دایت و پاشیوانیش ڕێک و پێک باشە چۆن ئەو کەسە ڕێکی دسمی خۆی بپارێزی لە پاش ڕەمەزانیش چ بکە سەکە جوانە کاکەندرێن طبعا ئەو نەفرە کە دێتە هۆڵەکە ئاگای لە خۆیتی بە ڕۆژوە خۆی لە ڕەمەزان کاکەندرێت لێرە باشتەشی ئاشکرا بکەین 100 تەشیف ناکرێ ڕێزیم ناکرێ چکە ناکرێت و 12 سعات بە ڕۆژی بڕۆی برنجی وشک و سینجر وشک بخۆی ناکرێەوە یعنی جسمت دەیەوێ بەدەستە خۆت نییە لێرە بەس دەتای مەسەن بە 150 بیگری مەسەەن لەگەم ماڵەوە دەتانی برنجەکەت بێ ڕۆمبی بەس شۆربای لەگەر خۆی لەگەم مارێ پێش خواردن خورمای دەتانی وەرگری ئەیان دەتانی خواردنەکان نیوە بکات ڕوونی زۆر نەبی و شکل ڕوون هەربان دەتانی هەنێ خواڕوون مشکلەی نییە شیرنی نزیکی نەبیتەوە لە باتی شیرنی خورمای دەتانی بخوا باشە بەس دوای ڕەمەزان کابرا دێتەوە سەر تایمی خۆی مەسەنەن ئێستا ئەو پەڕی دووەز بە سێوەز بێ پێدەخورێ ئەگە زۆر زەختی لە خۆی بکە لە ڕەمەزان بەس لە دوای ڕەمەزان کابرا دێتەوە سەر تایمی خۆی مەسەنەن 4-5-6 وەزبەی دەتانی بخوا بەسکو بە عادەت یعنی بە غەڕام وەرزشی خۆی دەکا و کێشەی نابی بالعکس دسمی تەتەوریش دەکا زۆر چاکە کاپتن بە فرسەت دەزانم بەڕێستان وەکو سەرۆکیەتی لەش جوانانی کوردستان ئەو دێ بپرسم هیچ پرۆژەیەک هەیە هیچ پاڵەوانێتێک بەڕێوە دەچێت ئەگەر خێرایی باسی بکەیت بەڵێ لە دوای جەژن و لە کاگەندرێمە ساڵانە ئەوەمان هەیە منهەزمان هەیە بڵێن لە بۆ 2024 منهەزێکماندانە پێشمانگەک پاڵەوانتیمان هەبوو لە سلێمانی پاڵەوانتی کوردستان بەڕێوەچوو اینجا بڵین مانگی 5 پاڵەوانەتی بەدی بڵدنگ هەیە ماستەریش لەگەری یعنی ئەوەی عمر گەورەکان لە شاری دۆهۆکە مانگی 8 پاڵاوانتی فیزیک کلاسیک بەدی بڵنگ لە شاری سۆرانە مانگی 11 پاڵاوانتی کوردستانمان هەیە پێشکەوتوان یعنی متەقدمین هەرسێکە عینەن فیزیک کلاسیک بەدی بڵدنگە بێزگەلە لەوان ئەوەشمان هەیە خولی ڕاهێنەراتی خولی دادوەریمان هەیە ئەوانەی حەکەم دادنیشن بەڕاستی حەکەمان زەعیفەمە لە هەولێر اینجا ئەوەی دەکەین بۆەوەی ئەوانەی ئەو گەنجانی خۆمان پێڕاگەن و بتوان لە پاڵەوانتیەکان دانیشن چاڵکی گەلەکەن بە هیوای دەکەین کە پاڵەوانەتەکان هەموو ساڵان یاریزانی زۆر باش ئەو بەردێنێت سەرکەوتوو بن یا خوار هەبن قەسپەکە دێ خۆی ئەوان کۆدا قسپەکە باشتر هەمە زانی وەدەی کادا ناخۆن ئەو ساڵ زۆرمان لە سەرمایەوە کولیسەمان زۆر لەسەر کەس ناخوا پێم ناخوێت مامۆستاکادەی دەخۆنیان خورمای کاپتنەمە گەلێک لە خۆشحاڵ گەلێک سوپاس بە زانیاریەکانت بەس حتا ڤێریمە گەلێک لە خۆشحاڵ ئەو ڕۆچوین پیاسە چیلایی پارکیمان کرد ئەمن و برادەرە یەکێک لەوانە کە لە ناو پارکی بەدەنگە چی خۆش سرودی دەخیندەوە لەگەت دەبژێنی ئەو مامۆستا حوسامە بوو ئەمن حەزم لێ ئەو شەو تووشیکەین کووە تووشیکەین شتەکی تایبەت مامۆستا حوسامە ها لەوێ گەرم و گوڕ بوو شتەکی تایبەت بڕۆ بەو دەنگە تایبەتت یا ئەڵڵا يا رسول الله بوانا كان ناوت سنخوشا
يا نبي حرقت قولا وانا كان بوند وانا وشان يار مدان خلوات البوان كان مال بأغيارا عزيزة كان عالم قشوة البوان كان دوس خوار دارا يار مدد الله 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 يا الله 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 يا الله يا رسول الله يا رسول الله يا رسول الله ببن بفدات سرد هالبرال دور اولاد تماشاك قربان تماشاك قربان حالي أمتك بزانات سيب السرهات طموحي دنيا وبروتشي قردين ليش كرت أولاد وباب أولاد وباب امشوا شواكايبا وانا كان عهدوا بيمانا عزيزة كان واديهم ماتي يا رسول الله محمد جانا يا ريال مدد الله 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 يا الله 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 يا الله هي ما شاء الله هي ما شاء الله وي هربجي وي او دنگ هرب مينت يا ربي وي دستت تخش او دفات برو خوشين كي تجيب مدافع لبنا او دفات او دفات چوني درست كرنا دفع ما مستا ريبور ما مستا حسين ما مستا احمد زانن ما مستا مرا دشتيش زانن بس اون هيك وكي من زانت که مثلا چو دف باشترين دفته تا چكر مونه میجن وجاره پیاسه که كان درنج دزاين دف كود دروز ذكر الله كود روز ذكر دي الله كود روز ذكر بچین پیاسه که بچینه کرکو که تایبتیش اوه دفع درست کن و دفعت باش چاوتینه جدا کرنش دفع که آها و یکی شنی که خوب فیر کته ببینین و ام گلوت بردام فرما منهم عبد الله عبد الرحمن شاري كركوكم مواليد 69 لنوتوسي بمديشة دروستي كموا ساكا يكمين جار كدروستي كموا دارك دروس مكر كخلص مكر دواي أوش ستا شون بسمار لي يدمو بسمار كان لي يدم لبر بوشوني حلقة كاني أما
لە 93 بەم شوێنە ئیشەکەمەوە تقریبان دەفێت چارەکێ ئەگەر هەموو شتی حازرم ببێتەوە 10 دقە چارەکێ حاصرە بێتەوە بە کامیلی جەمعەتیش هەیە لام دێتەوە لە ناو شاری کەرکووک دێتەوە شوێنێتر محەوەزەکان دێتەوە لام زۆری دێتەوە ئەیباتەوە لام ئەو پێسەی ئێمە هەمانە پێسەی عراقی خۆمانە ئێمە خۆمان دروستێکەکەن لێرە و پاکێکەکەنەوە ڕایکێشن و پێسەکەی پێستەمانش هەیە دێتەوە لە هینەوە لە پاکستانەوە دێتەوە بۆنی نییە پاکە جانی جوان ڕائکێشنەوە ئەوەش استرات خاص دێتەوە بۆمان هەنێ عزیەتە خۆنە لەبەر پێسەکەمان بۆ لەبەر پێسەکەمان نایخۆنەوە عزیەتی زۆرە پاکردنی شۆندنی هەنێ بۆنی هەیە لەبەر بۆنەکەی هەنێ ئزعاجمانەکە جەمعەتمان هەیە لە بەغاوە زۆری لە سلێمانی و هەولێرەوە دێنەوە لام بە جملەیە ئەیبەنەوە من حالیان بەس تەنیا خۆمی ئیشەکەمەوە لە ناو شاری کاکووک خەفەتە خۆمەوە دوای من مردنم کێ دێتەوە بەم ئیشێ دروستیە کاتەوە بەس الحەمدلله وەشکر هەنێ چەندێ قووەتم هەیە چەندی خوا گەورەی عمری داوە بە من بەم ئیشە دروستیەکەم ئینشاءالله لە هاوین باشترە بۆ دنیا گەرمە زوو وشکە بێتەوە ئیشەکەمان یعنی زوو ڕائکاتەوە ئەمە لە زستانەوە نەوەڵڵە هەنێ ساردە یعنی زوو وشک نابێتەوە ئیشەکەمان هەنێ درەنگ نەبێتەوە وشکە بێتەوە ئەمە تقریبان دەوری 20-25 هزار ئەمە پاکستانیەکان نە هەنێ لەبەر ئەوە پێسەکەی گرانە تەکلیفمان نەکاتەوە تقریبان بۆ فرۆشتنی تقریبان دەوری 40,000-45 هزار ئەوش دروستکردنی دەف الله ماشاء الله ئەجا دروستکردنەوە دەفێ و سەب زەحمەت ببێت دەفژەنێکی باشی وەکی هەواڵ مامۆستا هەبێت سەڵ دەفێ پێ بژێنی دا حەقەیە بدەتێ دەف دروستکردنێ و بەشەکەوێ دارن ئەم بینە هەموو هوونەرێ دارتاشیە چیکی ڕاستژی هوونەرە ئەوە تیارە ئەوەی ئەو جارە گوتەوە چ تیارە بوو قەت دیتیتە بینیتە ها فڕۆکە بە دار دروست بکرێ ئەوە تیارە نیە الله ماشاءالله ئەوە قەڵاشمان هینایە ناو ستودیوی قەڵای هەولێر تە ببینن ئەو هەموو شتە جوانە نەخشەی کوردستان لەناو ئەو بەرسیجەکەی ئەهتا ماشاءالله بەجددی جوان ئەو لەلایەک ئەو شتانە لەلایەک ئەو چت بێژنێ ئەوە قەوانات خینت ئەوە قەوانات خینت ئەڤێن ئەف تشتە دروستکردین ڕاستیژی هوونەرمەندن دارتاشن لێ هوونەرمەندن چکیێ هوونەر پێدوێت دو میهوانێت عزیز خودی حەسکرد گەلمانە ئەفشەوە دەسڕەنگینن هوونەرمەندن و دارتاشن مامۆستا فریات محەممەد یاخوا بەخێر بێ نیهات وەلی یاخوا بەخێر بێ ئەوژێ دیزاینەرە و هەم دارتاشەوە هەم ماشڵ ئەف هوونەرە هۆسا ئەف دیزاینن جۆن ئەف کەلوپەلەن جۆن باوەش بڵێ مەم وەختی خۆی نەجاریم کردێ لەگە خاڵ هەروەها سبوغی داریشمان کردێ زیاتر یانی بابەتی کلێر و پۆلیستەر و ئەو بابەتانەوە بابیشم دارتاش بوو لە وەختی خۆی قەدیمە زەمان ئەرێ وەڵڵا بەس ماشڵڵا ئەوە هوونەرمەندن لەگە وەستا حەسەنی وەستایەکی بەناوبانگ بوو خاڵمان ڕێزم هێلە بۆی خۆشم دەوێ بینن برا دارێکی بزمار و چەکوچە بینن داد برای سێکی دەبێت بەخێر بن سەلامەتی بژی دەستان خۆشبی هەمۆش دۆرتۆشی وشتە بە حەسکین پێدەچی لە مێژە لە ناو ئەو ئیشەبی زانیت پێدەچی 4-5 سارە بەجددی ماشەڵڵا زمانی کۆڕۆنەی لە زمانی کۆڕۆنای دەستت پێکرێ ئەو هوونەرەی لێ دەچووە وەڵا ماشەڵڵا ئاخر زۆر سەلیقە هەیە شاراوەیە کە تو خەریک دەبی خۆت دەبینەوە لە شتەچیدا بەڵێ کاکندرێن ئینشاءالله خوا ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول دەکا بەڕاستی خۆشەویستین گۆ و مامۆستا دەشتی و ئەو دیکۆرەوە بوو ئەمریکایان دە ئێرکوان ستا خۆش بی بەرنامەیەکی زۆر خۆشە سەلامەت بێت وڵای ئەوجا
پێم گوتن لە زمانی کۆڕۆنای دەستم پێکردە تا ئێستا هیچ ڕەنگەی بەکار ناینم دار طبيعي هەموو تەبیعینە بەس ماوادەکەی سپرتۆ شتانە بەکارنانی لەگەری سپرتۆ نا بەس کلێر سیلەر سیلەر دوای ژواڕنیشەکەی لەسەر لێ دەدەم هیچ کلێرژ لێ نادێت هیچ کلێر. پۆلستەرژ لێ نا، نادێت. يعني زماني كورونا لابد خير وبركة زور خطوش أو كورونا نبوي نا والله الحمد لله. الحمد لله أو نعمة بس دو زار أو زرعة كاملة دا أو زريرم كرت سني إن شاء الله توزك شتم لفكر دتي سني إن شاء الله باش إن شاء الله قازان زكي هبي عدم أو هنا الحمد لله وقت والله كورونا يدس بكرة باش باستفادة شتاك مالي كرت أو برامكي والله ئەو جوانە دەستان خۆش بێ خري كاك ندرن برادر وشتو على ديان قلت كاك ما نازن سبكي لماري بيزار بي بخداي من وقت مدكري ما شاء الله بكو سزنان بەڵێ کاگنی هات ئەتوش بەخێر بێ یاخوا خۆش بسپاس چاوەک ئەتو لەکەینەوە دەست پێ کردی والله مش هەر لە سەردەمی کۆڕۆنی دەست پێکەوە بنم بۆ ناپێکەوە نینە پێکۆینە والله بڵین خێر و بەرەکەت ناقبونا عيبي داخوا چەند دەستڕەنجینی دیکەش چەند ئیشی دیکەش هەیە ئەمە ئاگامە لێنێ وەختی کۆڕۆنای کە چیان فرسەتەشی باش بوو لە بۆ کەسانێک کە ویستیان شتێک بن صبر وتحملي ده كاك ندرن وێ ئەی تەبانە دیکۆ ئەو کاتیش سەبر و تەحمل ناچار بووی سەبر و تەحمل لەمارە بیانی چ دەکەیت علاج نەبوو. دەبا خەریکە و شتانە بای ئیشەکانتان بە جیاب بکەینەوە کامتان ستان دروست کردی کامیان ئەوی دیکەیە بۆ هەر یەکە قسەی لەسەر بکەین ئەوەی من ئەو تارێ ئەو ئەو تارێ. ئاڵای کوردستانەیە ئەو قەلایە ئەو سیدیە ئەو کاسێتی قەدیمی پێدەرێن بابرین ئەمن دێمە پێشەوە والله ڕۆژگارتەوە خلاص أريمات كلها نية تاج بخوي یەک دقه ئەو قڵایە گوتت ئەمن دروستم کردی وەستا فریا چار پێنج ماجی تاوام کرد کاک ندرن چار پێنج مانجی تەواوت کرد ئەوە کە ئەو بێمە چەند دەرێ ئێستا هەموو داریشی سیلەر طبیعیە. لێدا ئەوە سمپارە لێدا یەکەم طبعا سیلەرم لێدا پاش بڕۆنە لای یەکەم قەڵات. جار خانم کردەوە بە سمپارەی پاشان سمپارە. سیلەرم لێدا بە حکمی کولوکە لەبەرەکان پڕ ببتەوە دوای معزون واڕنیشم کرد. لێ دەبەر نەمعزون نا بەس سیلەر. مازونی پڕ نەکردەوە پاش سیلەرەکەی دیسان سمپارەی خەفیفم لێدا ئەدی دوایش هەمووت بەغەڕە و واڕنیشی ئەوە کردی ئەبەر كيف بصورة أنتوا بوايد زوان ترديار بيان عيبين يا دارەکانیش ئەگەر ئەو حەز لێ ئەو وەستا فریا بەڵێ. ئێستا زۆر جوانە بە تایبەتی بەشی ئەو کەرپوچانەی و خشتانەی بەڵێ. ئەگەر تەسەوڕ دەکەم وەختی زیاتری دەخیاند ئەگەر قڵقڵ بت بڕیبە دادنابا بەڵێ. مزەغرفتر دەردەچوو یانی تۆزێک ئەوها بارز داهاتە دەبوو. بارز دەبوو داهاتە دەرێ زیاتر لە واقعیت دەچوو ئەو سەرەکەش ئەم دەستم دەزڕەنجینم برە گووردەی. سەرەوەش ئەوها مەسەن بە پارچەکی کە ئەوها تیژبی تۆزێک ئەوها لێ بکەی مەسەن هەندێک بەش و بەرزنیزم و قليل لا شيء وسط ئاساییە پێشنیار دەکەم لۆنا پێدەورەمە شتێکە زۆر جوانە لێە ئەمن ئەوها دەڵێم ئەزێ دارەکانە لۆ باسکەم یان بە باسکە ئادارەکان چنا لەلای ئەوە جیزە و پاو بزانمە پارچە ڕەش بە سبوغی ئەوهایان بە جیزە وێ ئەوە چنارە تووە بەڵێ ئەوە تووە ئەوە تووە بەڵێ ئەوە تووە دەبی ئەو مادام ئەوە ئەوەی یەکەم قەیسیە ئەوە قەیسیە. ئەوە تووە ئەوە تووە ئەدی چی هە جیزە دەبی ئەوە جیز ئەخیری جیزە ئەوە جیزە. ئەخیری أخير لای من ئەو لە ئەخیری ئەوە ئەوە جیزە. ئەو بۆی پێشەوەی ئەوە جیزە چناریشت تێکری دا چنار پارچەکەی تەنیش دێک چنارە ئەوە چنارە ئەوە چیهان ئەوە ئەو دوو پارچەی بڵێ ئەو نانا عەفوان ئەوە تووە ئەوی تەنیشتی ئەوی تەنیشتی جوان ئەوە چێ بەکارەتی نایتەوە ئەوە کاکندرێن بدایەت هەندە غەڕم لەسەر ڕوو کرد ئەو جەوردە و تۆزی دارەکەی لەسەرم ڕوو کرد جوانە ئەویت کەش فریزی سنایی ئەوش فریژ سناعی وڵی جوانە دەستەکانت خۆش بی بتشينا ئەو بابەتش ئەوانش ئەوە ئەوەی خۆتە بتشينا ئەو لا كوكني عینەکەش هولي دار بوزە داربووس بوز بڵێ بەس هوەریەکەی فەنیەکەی لەوەیدایە زۆر باریکە كاكني هات بەڵێ کاک جوان أتو قلت لسردمي كورونا يدا سبيكر ئەو شعرە باشا عفو ما مصدق إن شاء الله بس يوجد باشا بيشترتي إشتان دكير يعني إيش ديك هبو أما بخومان فنبر أسم يعني بەخۆمان حدادین ئاسمگەری حداد بله. حدادي بو دارتاشيه شو بەخوای ئەوە چی هیوایەتە چی بوو کاک جوان هەم بوو یعنی لە قەدیمەوە هەر کە بڵێن کۆلیژم تەواو کرد كلش تباشك بەشی دارە عمل تەواو کردی ما شاء الله إيه لەگەر کاک ئیسماعیلی خوارزام إيه هەردووکمان یعنی ئەو نیەتەمان هەبوو بەڕاستی إيه. کە پێکەوە کولیەمان تەواو کرد
بڕیارماندا یعنی دەست بە ئیشی دارتاشی بکەین لەگەر ئاسنگەریەکەی تێکەڵتان کرد ئەم ئاسنگەریەکە هەم دارتاشیەکە بزڵێت مثلەن ئەوانەی کە هەردووچی پێکەوەە ئەوە چیەوە ئەوانە هەمووی دارە بەس مەجال ڕێک نەکەت مەسەلەن ئەو شتانی کە لە دار و ئاسنی پێک هاتیە بینم مثلا هەیتمان ئەوەی تۆ بەرەم ئەو چ کۆمەلی دەمەوە شارەی بخین دەستمەجێ خۆم ئەو شارەی مامۆستا هەژاری ئەو ستاندانەژیمێ ئەو دارەکان دارە بە سبوخ کرا بەڕەشی ئەدی ئەوە گوتت لە سوۆشال میدیای زیاتر بە ئۆنلاین ئەو ئیشانە دەکەن یعنی دوکان نییە ناخێت دوکانمان نییە بوو بە ئۆنلاین بوو بیدایەتیان کە دەستم پێکرد لە سەردەمی کۆڕۆنای لە مالی خۆم دەستم پێکرد لە مێزەکی نان خواردن و ساعاتێکی دیواری یەکەم شت کە لە ئیشی دارتاشی بێ ڕازی لەسەر بوو پێیان جوان بوو خزمەش خۆشم هەیە هەر برای کاگی ئیسماعیلی مۆبیلیاتی هەیە چەند ساعاتەکەم دروست کرد لەوێن دەرێ دیار بوو تەڵەبی لەسەر بوو بازاری کرایەوە تەڵەبی لەسەر بوو ئەمەش بڕیارماندا وەرشەی گچکە پێک بینین لەگە کاگی ئیسماعیلی ئەو هیوایەتەشمان هەبوو لە بیدایەتەوە دەستمان پێکرد زیاتر ئەساس و شتی ناوماڵێ ئیمە زیاتر کەلوپەلی ناوماڵێ جوان مەسان بە ئۆنلاین یەکە شتەی بێوێ ڕسممان لە بۆ دەنێری لە گوگڵی کابرا مەسەن تاقیب دەکا شتێکی دەوێتن مەسەن لە بازاری بەدەستی ناکەوی دەنێری لە بۆمە نفس شێواز لە بۆی دروست کاک فریاد ئەو ینی خەتاتێکەش هەر بە خۆت کردیتە ئەوەی لەسەر و دارە نووسی و شاری مامەژاری ئنا خەتاتێکە بە کۆمپیوتەری کردم پاشان لەسەر وەرەقەیدامنا لەسەر داریمدانە بەس بە مەورەدیم خۆش کردیە بەس بە مەورەد خۆش کردیە دارەکە ئەو شاری مامهەژاری کە دەڵێ زۆر لە مێژە و بەر لە مێژوون سەر بڵندی و بوون و ژینم هەر هەموو هەرچین لە دوی چین مەرجی داگیرکەر دەبینم دژمنانی کورد گەلێک هاتوونەتە سەرم و ڕاونراون من لە مەیدانی خەباتە هەر چەقیوم من سەفینم الله الله جوانە مامساندرێن دارەکە جیزە قاعدەکە دارجیز بڕک ئەوەیە ئیشکردن لەسەری زۆر قاعدەکەی بنی بابرین نووسینەکە دارقەیسیە دارقەیسیە وەزام دارقەیسی ناسکە لە بۆ ئیشکردنەوەڵا دارسنار ناسکە خۆشە ئەو هیچ وەچنە بەس قەیسیش هەندە ئەوە نییە لە بۆ ئیشکردنەوە بابەتانە بەس جی زۆر سەختە یان دەشتێ یانیش بەزیشەکەیم چ بە مەورەدا بە مەوردی تاخیر دەڕوە تاخیر خۆش دەبی ئەو مێرێک ژێڵێری بڵاویژی ببینین ئەو ڕەنگەکان ئەوە لۆگۆی کوردستان بسار ئەوە مامۆستانیات بەێ ئەتو دروست کردیەوە بەێ بەخۆم دروست کردیەوە دەست خۆش دیاریمەیە لە بۆ بەرنامەی دەنابتان لە گەلە ئیشەچی ئەوها مەسەلەن من یەکەچی هەڵبژێرم قڕسترینیان بێ ئەو ئەتو دروست کردوی لێرە لە ناو ستۆدیۆ مەسەن چیهان قڕسترین بووە ئەویان ئەو کۆمەدیە ئەو دۆڵابە تقریبان چەند ماوەی دەوێت چەند کاتی دەوێت هەتا شتێکی ئەوها دروستکەی بەخدا ڕۆژێک پێوە دەبم ئەوگە دروستکەم ڕۆژێک لەبەرەوەی سبۆغی دەوێت ئیشی لەسەر داوای شتێکی ئەوها بکە بە ڕۆژەکی تاوا دەبێت ئەمە مەوعیدی زیاتری دەدەینە تاوان مثلا دەڵێ سێ ڕۆژ دیکەوەرە زەگە لە وەختی خۆش تەوا بوو لە بۆی دەنێرینەوە شتێکی چەند تەکلیف دەکات مەسەلەن ئەوە تقریبان $70 دەیفرۆشین ئەوەی ئەوە لە شێوازی ئەنتیک دروستکرایە لەسەر شێوازی قەدیم هەتا سبۆغەکەش ینی دەیەوێت هەتا بۆنەوەی دەردەین ئەو زۆر دەمەوە پرسیار لێ بکەم مەسەن ئێستا با بتوێ بابەتێک ئەنتیک خۆی پیشان بدا بێزگە لە دیزاینەکەی شێوازی سبۆغکردنەکەی کووە چۆنیە هەتا ئەنتیک خۆی پیشان بدات چی لەگەڵ دەکەنەوە ئەوە کاک هەندرێن تاوان داری تەختەیەوە داری سپێ بەخۆی باشە ئەو دارەیە مەسەلەن ئەو داری ئەوە لە ئەسنای خلاصکردنی مەسەلەن ئەو سبوغا دەبێت سبوغەکی ئەنتیک هەڵبژێری لە بۆی لێدەی کە خۆی بەکەوم پیشاندا شتەکە ئەوجا هەیە ئەو سبوغانە هەیە مەسەن ئەنواعی هەیە بەڕاستی مادی دەبم هەتا دەری دەی بە تێریش لێی نادەی نابی بە تێری لێ بدەی دەبی سڕینەوەی لەگە بکە یعنی بە یەک پارچەی لێ دەدەیان بە فرچەی نا بەدەستی لێ دەدرێ بە گۆزی لێ دەدرێ ئەخ من مەبەستم پەمەوە یعنی ئەوها بە پەمۆی لێ دەی بە فرچەی ئەوها نابی نا بە فرچەی دەرناچی هیچ دی دروستکردن مامۆستانیات مەسەن بلی ئەڤێن کام ستودیۆ دۆت بینی بەخوای بابەتمان زۆر بوو بەس نەمانتانی بینین مەسەلەن کورسی حەدیقەی دروست دەکەین مێز تەعامی دروست دەکەین ڕەفی زۆر دروست دەکەین
بابەتمان زۆرە بەڕاستی کەلوپەری ناوماڵ هەموو شتێکی ئەتو گوتت بە ئۆنلاین ئیشەکانی هەر یەکە شتێکی دەوێت داوا دەکات باشە بە ئۆنلاین ئێستا یەکێک ئەو شتانە ببینی مەسان بۆ نمونە ئەوەیان لە چ پلتفۆرمەکی سوۆشال میدیا بە چ ناوێکە دوای ئەوە هەر لە مامۆستاش بپرسم مەسەن یەکێک ئەو شتانەی بێ یان شتی تایبەتی مەسەن بۆ دروستکەی کو داوا بکە بەێ ئەم بەخۆمە لە سناپەکە و ئینستاگرامەکە و تیکتۆکەکەی بە یەک ناویدان بەزاندە N2E ئەنتیک N2E ئەنتیک بەێ لەوێ مەسەن شتێکی بێ بەێ ئێنەکە ناوی خۆمە نیهادا یەکە ئیسماعیلی خوارزامە پێکەوە ئیش دەکەین ئەنتیکیش یعنی شێوازی ئیشکردنەکەمان لوگۆکی باش شەڵاگە بووە بڕان بزەبێت N2E وڵی ئەم پێیجم نییە تازە بابەتەکانم زۆر بووە کەم بوو بیدایەتە تا سکار پارچەچیم تقریبان بە 15 ڕۆژێش تاو دەکەین ئەدی کو مەسەن سەبمانەوە شتەچی بەسەرن ئەم لە شارێککەمە تو لە جێشکە کو ئەمن ئیتصال لەگەر تو بکەم بڵێم شتەچی ئەو هەم لە بۆ دروستکە زۆر کاگەنی ڕقەمەکەی خۆمی نایە کوڕەکەم سەفی شەشە تا ئەو دەتوانی بەڕێ و بە وەختی دەوێت ئێڵە با ئەو بەڕێ و گوت سەفی شەش ئێستا ناتوانانی لە وەخت دەرسێ دوای نمونونەکانت عرسکە دانێ وڵە زۆر جوانە کاک نیهادەت و گوتت ئەمن ئەوەش دروست دەکەم با بڵێن کورسی و مێز و ئەو بابەتانە ئاساییە مەسن نەگەر کە ئەمن کافتریاشی دادنم دەمەوێت لەسەر شێوازی ئەنتیک و کلاسیکی کۆنی کوردەواری بی ئەو ئەکسوارات و مێز و کورسی و شتانە هەیە هەمووی لەو دیزاینە کۆنانەبی مەسا ئەم پێت بڵم کاکە 5 مێزم دەوێت لەگەڵ مەسەرەن 30 کورسی شتەچی لە بابەتانە لە بۆم دروست دەکەی بەێ دروست دەکەین حەسەب دیزایانی شوێنەکە و دیزاینەکە چ بە خۆت هەڵدەبژێری لە بۆمان دەنێری مەسەلەن هەیتە دیزاینەشی چ بە خۆمان لە بۆ کاتین حەق دەستی لەگەڵ کابراک دەچی مێزەشی مەسەرەن زۆر باش دەینی تاخم کورسی و مێزەشی زۆر باش دەینی کەی سەردەمیە لەگەڵ ئەو شتێک کە ئەنتیکە زۆری فەرقا یان کووە بەخوای کاکەندرێن ئیشی دەستی دائیمە فەرقە لەگەر ئیشی حازر لە هەموو دنیا هەروە لەبەرەوەی ماندی دەبی پێوە شتەکە تۆکمەترە مەسەلەن زیاتر پێوە ماندی دەبی وەختی دەوێت ینی دائیمەن لە سەعریش فەرق دەکا گرانترە خەڵکیش یعنی تەڵەبی لەسەر شتانێ بەڕاستی زیاتر ئێستا بەسە سەعرا کردێجا من ئەو جارە لە مامۆستا فریادی نرخی ئەو قەڵایەوە شڵا شتێکی هوەریە ڕەنگە قڕز بین نرخەچی لە بوو ئێستا مەسەن یەکێک بیاوێ بکڕی نرخەچی لە بوو دابنی ئێستا یەکێک بکڕوی کاکشمان سڕەکەمان لە ئاشکرامەکە ناخە بفروشین ئێستا لە بوو لێم دەکڕێت و با بفروشین ئێستا مەزادە چی دادەنین بەشکم خەڵک هەیە بێ بکڕی 2 میلیۆن 2 میلیۆن 2 میلیۆن 2 میلیۆن دینار کاکە و قەڵایەمان بسعدەی تێدا لە ڕێی بەرنامەی پاشیویان کۆفی زەنابت ئەتو مخەوەل بە ماشڵە ئەت پێوەماندی بووی کاکە ئەوە هەیە قەڵایەکە ئەو دروستکراوی قەڵای هەولێرە هەر کەسێک پێی خۆشە لە شوێنێکی لە ماڵی لە جێگایەک دای بنێت پەیوەندی ئەوە ڕقەمی کاک فریاد مامۆستا ئەرپاک دەکڕی هەز لێ نانە بەجددی شۆ پارە پێ نییە مشکلە نیە ڕۆژگار ئەو دە ڕۆژگار دەڵێم لە زیاتی پارەکەیت دەم کورە ڕۆژگار هەوڵەکی دەین بخین بۆ ماڵتان لەسەر قەڵاتە هێشتا جوانترەوە لە ماڵدادنێ نا دەرێم سەر قەڵاتی نەدیت ئێستا بێ قەڵاتی بکڕم باشترە ئاسانترە مامۆستا فریاد ئەوەش باباسکەین ئەوە زۆر تایبەتە کاکە هەر کەس بویستی ئەوە ژمارەکەی کاک فریادی یانیش لە ڕێگەی سوۆشال میدیا و لە هەر جێوە بە پەیوەندی بە ئێمەوە بکات ئەوەش قەوانە ئەوە زۆر وردن ئەو شتانی کە پێشتر دەستی هوەری و حەزت لەو شتانە بوویان پێشتر تۆزە شارزاییم هەبوو لە نەجاری دارتاشی دوش کاک شوان ئەو ئیشەی من سێسار شتی دەگریتەوە هەم دەبی فەنەتەوی هەم دەبی بەهرەتەوی هەم دەبی شارزایت هەبی لە نەجاری سەبر تحمل زۆر شتێ پارچە دەبڕی دەگەی نیاتەکەی لێ دەشتی زۆریان هەیە چەکمەجیان هەیە دەردێنی کە قەوانەکەی دروست نەکرێت دیکۆرە بەس مادەم هەر دیکۆریشە ماسە پێشنیارە یەک قورفی ئەلێرکانەدانی على سازەوە چەکمەجێ جوان نابی هەن وەچ پێم جوان بوو اللهی جوان ئەوە دارتووە ئەم بێژنێتی هین بێژنێت و لەفمەتیە پەروازەکەی جوانە ڕاست دارەکە پەلچی دارێ و لێدرایە زۆر جوان بەرە ئەجا بۆ مناسبەی
وچی مەسلەی کوردی هەیە دەرێ میێوانی بێدیاری کافر نەبی بە حاڵی ئەو ملۆزە والله زەگەر جوانە. لێما قبولکەن والله زۆریش تایبەت زۆر جوانیشە ئەی دەست خۆش ئەریانکە ئارێ ئەوە لە سەری ڕەمەزانەوە خەریک بووم دە ڕۆژم پێچ ماشاءالله ده ڕۆژە بێ پاشی بوو بەسەوە دیوارە ئەزە خەریک بوو ناوتان بنووسم بەس پێڕانە دەگەیشتم لە بیریشم گەلک تایبەتە مادەم ناوێ بەرنامەی پاشتی بە لۆگۆی کوردستان پاشی بشارێک دیارە کە هەندرێن و ژوانە تا ئەدی دەڵێت محەممەد مادەم ناوی پاشی هەیە ناوی مەشێت ئافرنا ئەمنی ژۆم گوم مادەم ناوی پێکەوە. پاشی وێ ستافی و بەرنامەیە هەمووان هەیە کاک نهات ئەوێت تە بەحەسکرین و هەندێک کارە هێندکن مەسەرەن ئاسن و دار پێک بە بەێ مەسەن ڕەنگە یا زەحمەت بە تێکەلکردنەوەوان هەردووکە بوو دیکور و تشتی وسە یان تەنێ بۆ قایمی یانژی هێزەوەی تشتی هیم کار نا لە بۆ دیکۆری زیاتر ئەوە بیە بیە ئێستا مەسەلەن مێزی خەدەمی هەیە لە دار و لە ئاسنی دروست دەکرێت زیاتر مۆدیلە ئێستا ئەو مێزانێکە لە مالی خەدەمی مێزی ناوەندێ مەسەلەن لە دار و لە ئاسنی دروست دەکرێت مەسەن هەر ڕەفەکت بێ لە مالێ لە دار و لە ئاسنی دروست دەکرێت پێشترێ شتانە مەسەلەن بەس لە داری دروست دەکرێت ئێستا دار و ئاسن پێکەوە تێکەڵ دەکرێت وارنیش ینی مۆدیلە باوە جوان دەکات شتێکی زۆر جوانیش دەرەستن ئاسن و دار بە زیاتر وی ئاسنی هین ڕەشی تاریک دەکات. سبختکن تاریک زیاتر ڕەشیمات لێ دەین ئەمە سیلەرم لێ ڕەشیمات لێ دەدەین بە یەک دوو ڕۆژ لێ داریش ڕەنگە سازیەکەی لەگەری زۆر جوان دەردەچی دەورەی ڕەنگی سۆجی ڕەنگی سازی لەگەر ئاسنی ڕەشیمات ئەو ڕەشەماتی بلین لەو ستاندەمدایە زۆر جوان دەردەسی پێکەوە تەنسیقە ڕێک دەبیت کاکەدرێ لۆ داوا منە تو کاکە عفوم کە والله لەگەڵ قسان دیوارە خافدامەوە والله خەریک بم جاکێت تۆی بە جاکێت ئەوان بێ پێشێ بدۆنین باشتر ئەس بژم لە پێش ئەزا کاک ژبان جان بلی مناسبە نەکەن ئەمە ڕۆیشتمەوەی هەگرن هەدانێن لێ دەبی کاکە جەماعەتی دیکۆری ڕۆژ دانێن جێکی لە بۆ ببینەوە و دانن هەتا ئاخیری بەرنامە ئەوە دەرهێنەر و پرۆدوسەر هەردوو بڕیاریاندا کە دەبی لەسەر مێزیبی هەتا ئاخری لە ڕۆژی کاکە جێنی دوایچوانەوە بۆ زدا دیارەکەی مەش جێشی لە بۆ بکەنەوە کاکباندا دیارەکەی مەش دەبی جێشی لۆ بکەنەوە ئەوژی دیارە خلاص ئەوش بینەوە ئەوەش ئەوێ لێرە بدەین بزانین چەندمان مایە جاکێت تایبەت ساعت چەندەوە پاتری لە دەقەنیە دە دەقەیە ئەوە عالمیە شتێکی عالمیە کە جەنجی جیهانی دووەم لەو کاتەدا وەستا وەکو عیبارەتێک ئینسان کە دەچی لە بازاری لە دەرێ سەعاتی دەکڕی خەڵکانێکی زۆر و زانیارە دەزانن بەڵام ئەوانەی کە نەیزانن ئەوەیە کە دەبینی کاتێک کە سەعات دەکڕی ساعتەکە کۆمپانیاکە لەسەر دە دەقا بەجێ هەڵدراوە پاتری تێدانە بە خۆت پاتری تێدەکە یان قورمیش دەکەیەوە هەر کەسە و بە پێی زۆری هەریەکەوە پێی زۆری نەوەیەتی ساعتەکە عیبارەتە لەوەی کە جەنجی جیهانی دووەم لەو کاتەدا لەو دەقەیە وەستا ئەمەش من کاکەشیان گەران ئەگۆ ماشەڵا ئەو هەموو جەڕە و گۆزەتاندانە هیچ زێمان نەبوو لێدانێ ئەوە بە هەموویتی ئەوە لەگە ئەو دیارە لەگە لە دەرەیە والله لە ساعتەکە میناویش بینن ساعتە دیشی بینە مامۆستا دەشتی ئەتوش دەستی هوەری نییە لەو بابەتە نەنەزارێەوە حەز دارتاشی ئەوانە قەت زەحمەتە زەحمەتە زیاتر سەرقاڵی برێن دەمەنی بسوچیم هەر خەریک و خوێندن بێمەوە ماشەڵڵا شتێکتان پێپشاندەمەوە یاڵڵا شتێکی چێت تایبەتە مادەم موبایل نابەستم لە وێنە چی منداڵی والله الله بەس بین نەپێش بین نەپێش یاڵڵا کۆمیری بەرەی کۆمیری بدنەوە یاڵڵا مۆبایلە مامۆستای تەمەنی چەندیەوە تەمە چەند ساڵ بوو ئەی ماشەڵڵا ئەو کامێرێ مامۆستا ئەو کامێرێ با لەوێ هەمومان بینین ئەوە تەمەنە چەندە لێرە مامۆستا 12 ساڵ 12 بداەتی ما لە ماڵی زەناوی شەخ سەدرەدین ویرێتە دەست ماشەڵڵا ئەوە وەڵامەکەم داوە یعنی ئەس بەحساب پلانە مادەم وە بدەست پێکرد ماشەڵڵا تشتێت تایبەت و یانێ هەنە پلانی داهاتوو بەتەمای چیتر بەس هوەر بێ مەسەڵەن شتێکی بچووک دروستکەی لە ماڵی خۆت خەریکیان بەتەمای یەک دووەک فێرکەی ئەو هوەرە
شوێنەی تایبەت بیکەنەوە بە فروتنی ئەو کەلوپالانەی کە بەدەست دروست دەکرێت بەدار دروست دەکرێت کاک شوانە من نیازی معرزم هەیە وڵا پلانی داهات پێشانگە ئەویش تا فرسەتێک دەبی ئێستا ڕەمەزانە بە خۆت دەزانی خەڵک ئەو خڵق و سەداقەی نییە بستە معرەزی تەمەشاکە ئەو چاوەڕێ دەکەم بۆنە کشتەکەوی بۆنە یان مناسبە کشتەکەوی لێدانێ هەر بفرۆشی هەم شام تقریبا چەند کەلوپەر دروست کردی تقریبا 56 پارچەم هەیە 56 پارچە ماشەڵڵا زۆرە پلانی مامۆستا فریادی مامۆستا نیهاد وڵای پلان چییە کاک زوفا من حەزمان لێ مەسەن ئێستا و دارەیە لێرە دەکڕینەوە لە هەولێرێ حەزم لێ مەسەلەن ئەگەر خواب کاتە قسمت لە دەری بچم سەفەر بکەم بچم داری بینم مەسەلەن لە بۆ ئیش خۆم زیاتر ئاسنەکەەوە هەلێرە هەیە بەس دارەکە هەندێک دار هەیە پێویستم پێ هەیە لێرە نییە لە مەسەلەن چ دارێک ئێستا داری زەن تو بە خۆت معلومات هەیە لەسەر ڕوو دارشی مەرغوبە بەس لێرە گرانە کەمیشە بەس لە دەرێ بەدەست دەکەی مەسەلەن ئەگەر ئەوەی دەری هەمان کوالیتی ئێرە هەیەیان باشتریش هەیە داری زۆر چاچیان هەیە ئەو دارە چاکانە ناگاتە ئێرە ینی بەس حەزم لێ یانی لە مستەقبەل بگەم ئەو دارە باشانێک کە بینم لەگەر ئیشەکەی خۆمی تێکەڵکە تویش بە دارگیزی دەکەی هەموو دارەشی ئیش دەکەینەوە زۆر ئیشی پێ دەکەی زیاتر بەس دارەی زۆر ئەمە بە داری تەختە زیاتر ئیش دەکەین ئێستا دارگیز کولفەی گرانترە مەسەلەن شەخص هەیە تەڵەب دەکا لە دارزانی دەوێت لە دارگیزی دەوێت لۆی دروست دەکەین بەس تەکلیف دەکەم مەسەلەن پێی دەنێن کولفەکەی زیاتر تەبان گرانترەوە دارەکانتان لێرە لە چەند دەرە بەدەست دەکەوی ینی بە ئاسانی بەدەست دەکەی ئەو دارانی کە هەتانە هەیە لە ناو دارفرۆشان بازاری دارفرۆشان پێدەکەنیات گوتیان کاک ئەحمەد برازای تووە ئەحمەد تو گوتت ئەمە عیلەمان هەمووی ئیشمان ئاسنگەری بووە ینی نازناوی حەدادیتان وەرگرت دوای ئەتو هاتی ئاسن و دارت تێکەڵ کردیە ئەحمەد چووە دەفی هەرگرتیە ئەو خوب و قبولتان حەدادی کردی ئەحمەد حەداد ماشەڵڵا بەنسبەت سنعاتی ئاسنگەری و حەدادی لە عایلەیمە وەکو محەتەشی ینی هەمووی تێپەر دەبی بە وێندەریدا ئەوزە ئێستاش مەسەلەن برایەکانم هەر حەدادی دەکەن کاری حەدادی دەکەن خزم و کەسم هەمووی لەناو حەدادینە وەزەما لەگەر ئیسماعیلی گوتمان بە شتەشی نوێ باوێنە با داری تێکەڵ ئەحمەد هەر لە هەمووی چوە دەرێ دەست و پەنجەی ناسک بووە چی ئەوەی نییە بوارشکەی هەڵبژارد بەس قبول کراوە نییە ئاسنگەر و دارتاشیش ینی ئارت و ئارت هەمووی فەنە سەلیقی بەڵێ داودش عەلەیهی سەلام حەداد بوو داود حداد إدريس خياط الله سبحانه وتعالى فرمي أن يعمل سابغات وقدر في السرد درعي دروز ذكر زري كان هر أويش زري دا هنا اختراعي وكوقف لي دروسي ذكر داي بسيلوي كشتاقني بريت شيلو تير استا داود عليه السلام آسنگر بو بلي حداد بو زكريا عليه السلام نجار بو إدريس عليه السلام خياط بو بارك دور بو حضرت عيسى عليه السلام أو سياح بو دسورا سياح بو كان النبي صلى الله عليه وسلم يراعي الغنم بلا شوان بو اللهم صل على محمد كان تايبة من أنا ما من نبي إلا يراعي الغنم ما من نبي إلا يراعي الغنم هل پیغمبر كاتبي بيشتري الشواني كرد زوريني أشواني كردوا هەردوو هونەرمەندن هەردوو مۆشڵە دەسڕەنگینن هەردوو خودۆنکۆرن ئەم گەلە خۆشحاڵ بینیان ئەوزێ خۆشحاڵیشە گەلە هەردوو دیوە لە وەختی کۆڕۆنا و لە وەختی کەرنتینەوە ینی ئەوانە سلیقی خۆیان باشتر ناسی و دەستیان پێکردیان ئەو بهێنتانگیۆ گەهشتیەوەە کوڕۆنەوەی هەمیۆل دۆری صرف کردی ئەنیە ئەو گەلە بۆ تۆڕە بتو نزان فرسەتەکی باش بوو گەلەگەلەڕازی بەتێڕابیان ببینی نەدی و پێشانگاوە خوبەکی و پرۆژەیە تەژی تایبەتیژی زۆر پۆشیڤە بیستێ ویدیو هێدی ئەم دەکەوینە ناف شەوێت پیرۆز و شەوێت لەیلەت القەدەر ئینشەڵڵا ئەمە شەڤەژی بدومۆی گەیمرە سارەکی خۆش بە پێشتر برێن بە هەردوو دەزڕەنجینەکەی
لەسەر وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینشاءالله کۆتایی پێدەینم بە جوانی گوێبگرن وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ڕۆژی کە وەفات دەکات بە گوتن و بە شعری انشاءالله پشکەشی پاشیوی کەناڵ 24 دەکەم السلام عليكم ورحمة خواتن لەگەڵ کاتێ جوبریل سەلامی کرد پرسی پێغەمبەری خوای کرد کاتێ جوبریل سەلامی کرد پرسی پێغەمبەری خوای کرد کە مەلەکول مەوت هاتووە داوای ڕۆحی تۆی کردەوە کە مەلەکول مەوت هاتووە داوای ڕۆحی تۆی کردەوە گوتی بابێتە ژوورایەوە مۆلای ئەڵڵا من دێماوە گوتی بابێتە ژوورایەوە مۆلای ئەڵڵا من دێماوە ئیشارەی بارە و سیوایە کرد عائیشە بادەم تاڕی کرد ئیشارەی بارە و سیوا کرد عائیشە بادەم تاڕی کرد ئیمام عومەر شمشێر هەڵگرت کردنی قەت قبوڵ ناکرد ئیمام عومەر شمشێر هەڵگرت کردنی قەت قبوڵ ناکرد ئەبوو بەکر تێربۆنی کرد هێواش بەرەو مزگەوتیان نێرد ئەبوو بەکر تێربۆنی کرد هێواش بەرەو مزگەوتیان